وەختتان وەخێر خەڵک و کوردەوار ومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. بە بۆنەی هاتنە جەشنە ڕەمەزان ڕئیسە حکوومەتە حەلیم یعنی نخست وەزیرە حکوومەتە حەلیمە کوردستان ئاغایە مەسرورە بارزانی سخنڕانەیەکی 14 دەقیقەیی ڕوو بە خەڵکی کوردەوار کردگە. ئەو ئێژێ هاونیشتمانیان معلومیش نییە مەواطنە عێراقی منزوریسی یا منزوری خەڵکی کوردەوارە. ظاهری ئەمر ئەمەسە کە ئەمانە مەشروعیەت وجود خۆیان لە خاکە کوردەوار و ئێشی لەسەر ئەوە بگرن کە ئەمانە بە خانەوادە لە جەریانە مبارزات ملیە مردمە کورد شەریک بوون و ئەمانە ئیدعای ئەمە ئەکەن. هەر لە ئیدعایەوەی کە لە مەهاباد لە دایک بووبن و ئەو پەرچەمە مەسخەرەیە کە ها بەدەستیان و بەناوە پەرچەمە کوردی و ئەو سرودە نەزۆکەی بەناوە سرودە ئەی ڕەقیب و ئیدعا ئەکەن باوایان عەکسە باوایانم دانیاگە سەیری بکەن لە پەیجەکەی منە باوایان ڕەهبەر ملیە کوردە. ئەمانە هەر بەم بۆنەوە هاتگە سخنڕانەیەکی 14 دەقیقەیی کردگە لەوەی کە من ئەزانم و مطمئنم ئەم سخنڕانیە ماغا کەسێ تەفسیری ناکە، کەسێکی کورد تەفسیری ناکە. دەرنەتیجە سخنڕانیە نووسریاگە ئاغایە مەسرورە بارزانی کە لەسەری و ئەی خوێنێتەوە دەیان مەسئلەی واتیا کە ئێشێ مەترەح بکرێت. کۆن هەپەیام کرۆکە پەیامە ئاغایە مەسرورە بارزانی ئەمەسە کە پوڵمان نییە و ئێوە سەختی بکێشن چون پوڵمان نییە. بۆ پوڵیان نییە چون حکوومەتە بەغا پوڵیان پێنادا، چون بحرانە کۆرۆنا هەست. تماشاکەن مەسرورە بارزانی هەڵناگەڕێتەوە بێژێ خەڵکی کوردەوار ئێمە گەرەکمانە دەستکەوتێکی زیاتر، سەرزەمینێکی وەسیعتر و گەورەتر، ژیانێکی بەختەوەرتر لە داهاتووە دروست بکەین و ئێوە ئێشێ سەختی بکێشن بۆ ئەم ژیانە. فرق فيما بين إنسان بدوي متوحش تك إنسان متمدن ولا أويك إنسان متمدن إنسانك ككاربو آيندأك بوداهاتوك. إنسان بدوي إنسانك كاللحظة زندگيك مثلا أو كسيك براوچيتي أجيد وجياني كردگا وكوملگايك لسر راوچيتي چوگن جيان بدوية جيان وحشية بلام إنسانك فير أويد بهاران كار كاتو جود كاتو زراعت كات تا بتواني لآخري پایزو بیخوا ئەمە ئینسانە متەمەدنە کە هەر لە ئیستەوە کار ئەکا بۆ داهاتووی. بەم پێناسەیەی کە من کردم ئەو جار ئێشێ بین نەقش و کارکردە ئەمانە چ لەو پێگەی قودرەتەی کە بەحسیەکەن. من وتم حکوومەتە حەلیم دوو پێگەی قودرەتی هەست، نە پوڵە نە ئەسلحەز نە پێشمەرگەز. یەک دانی وەهمی نیشتمانە دایکە یعنی سەرزەمینە دایک. دوو دانی وەهمی کوردبوون بە ئینسان کوردی. ئەم دوو قودرەتەی هەست و حەجێکی تری نییە. ئێستا مەسرورە بارزانی ڕوو بە هاو نیشتمانیان قسە ئەکات. تماشاکە ئەم مەفاهیمە تەفکیک نەوگەسۆ تا بزانین مەسرورە بارزانی منزوری لە هاو نیشتمانی چێست. منزوری هاو مەحافزە، منزوری خەڵکی شمالی حەبیبە عێراقە، منزوری خەڵکی کوردەوارە باکوور باشوور و ڕۆژهەڵات، منزوری کوێست، منزوری خەڵکێکە لە کەنارەکانی ئەمانە و تا مەدیتەرانە. ئەمە مشەخەس ناکات. مشەخەس نەکردنە ئەمانە تووشە قەیرانەکە. ئێستام ئاغا کە ئیدعا ئەکاوا لە سەف مەردەما ڕوو بە هاو نیشتمانیان یعنی ئێمە
وما بەقێ ئێمە ئینسانە کوردی قسە ئەکا و سخنڕانی ئەکا بە عنوانە نخست وەزیرە حەلیمە کوردستان. تەوزیح بەم، حەلیم خۆراکێکی سوحانەس هندیە لە عەسڵا، گەنمە ئەوەنە ئەیکوڵێنن حتا ئەحاڕێت حتا ئەتوێتەوە، پاشان گۆشتی قەلی تێەکەن و ئەیکوتن. خۆراکێکە معلوم نییە چه خەوەرە چی واتیە، تۆ ئەتوانی هەر قوزەڵ قورتێکی تێ بکەی ئەوەنە بیکوتیتەوە. حەلیم ئەمە ئەو خۆراکەسە ئێمە بەم حکوومەتەی ئەم حیزبانە ئێژین حکوومەتە حەلیم. بابێمەوە سەر نەقشە سەرکردە یا ڕەهبەر بە زوانە عادیەکەی ڕەهبەر کێس. جاران خەڵکی ژیانی عەشیرەی ئەکرد، خەڵکی ژیانی قەبیلەی ئەکرد، وەختی عەشیرەکە و قەبیلەکەیان ئەکەوتە بەر تەهدید دوژمن، لە عەشیرەکەی خۆیانە تەماشایان ئەکرد بزانن کێ پاڵەوانە، کێ فەرماندەس، کێشتم شێرژەنە باشە، کێ ئینسانێکی بەتواناست. بانگیانە کرد ئەنوو کاکە حەیاتە گشتمان کەوتکە خەتەر، تۆ فەرماندەی ئێمە بە، لە تۆ باشترمان نییە، یا تۆ ڕەهبەری ئێمە بە. بۆچی؟ بۆ خاتری ئەوەی کە ئەم مردمە بتوانن بەسەر تەهدیدەکان و نەهامەتەکانە سەرکەون، هیچ بتوانن دەستکەوتێکیان بوێت. تۆ وەختێ کاورایەکی شمشێرزنی فەرماندەی لایەقی ژەنەڕاڵ هەست، دەستکەوت تێرێتەوە بۆ گشتی. لذا هەر کەسێک یەکێ شمشێرژەنی باشە، یەکێ پۆڵی هەست، یەکێ ئیمکانیاتی هەست، یەکێ ئەسپی هەست، یەکێ تفەنگی هەست، ئەینێتە ئەختیار ئەم کەسە، ئەژێ تۆ بڕۆ فەتح و فتوحات بوو گشتمان بکە، دەسەڵات بوو گشتمان دروست بکە. ئەمەی کە ناوی حکوومەتە حەلیمە و من وتم نەقشت وەهمە سەرزەمینە مادەری ئەگیڕێ بۆ کابرایەکی دیاربەکری ئەفرینی، بۆ کابرایەکی کرماشانی هەمەدانی، بۆ ئەم خەڵکی کوردەوارە ڕۆڵی ئەوەی لە وەهما گێڕاند کە ئەمانە ئەتوانن من کرماشانی بە دەسەڵات و ژیان ئینسانی خۆم بگەێنن. ئەوانە قەبارە بترەکێنن، گەورەیکەن، ئێمەش هێزیان پێ بدەین. ئەمە اتفاقا نەکافت. من لە دیبەیتێکی تراوتم تۆ ڕەهبەرانت ئەوێنیت کە بەهۆی ئینقلابەوە ڕەهبەریەت ئەگرنە دەسەوە. ناپلۆن بۆناپارت، ئۆلیڤەر کرامڤێڵ، ولادیمیر ئەلیچ لەنین، حتا ستالین دوای لەنین، ئەمانە ڕەهبەرانێک نەبوون کە دەسەڵات بۆ پوڵ گەرەکیان بێت، کەما ئینکە پوڵیان نەبوو. ئەمانە دەسەڵاتیان بۆ شکۆی دەسەڵات گەرەک بوو، بۆ شکۆ کە پێیان نەبەخشێ کە حەزی پێەکەن. ناپلئۆنە، لەنینە. ئەمانەی کە لە ناوە ئێمە دروست کریاگەن، دزن، پولەکین. من عەکسە مەلا مستەفای بارزانیم دانیاگە سەیرە قەبارەی بکەن. قەبارەی کورتەباڵای منزورم نییە، چون ناپلۆنیش کورتەباڵا بووگە، نا، سەیرە چۆن وێسیان و چۆن خەمبوون و چۆن دەستدان و سەر و قیافە و جامانەکەی سەری بکەن. بیدەنە کاورایەک ئەم ئاغا جێ ڕەوانشناسیە لە شەخسیەتی بکە بەر ئەساسە چێهرە و لەباسی و قیافەی تا تۆ بفەهمی ئەمە کێس، ئەم قەوارە بچووکە کێس کە ئێژم ڕەهبەرە کوردە. خۆ من پێناسەیەکم لە ڕەهبەر کرد، وتم ڕەهبەرێکی چۆن بێ. مەسەڵەن تۆ ئەوێنیت ئەدەبیاتێکی سەخیفی بنەماڵەوانە ناوە کووردا. عەزیزم، ئەمە کولتورێکی بەدەوی وەحشیە کە تۆ فکر بکەی. ئەفرادی ناوی بنەماڵەیەک تەکی یەکتری ناوێت و شەڕیان
بەڵکو بە قسە حەلیەکەن. ئامۆزاگ و خاڵۆزاگ و براتەکی یەکتریان دائەنیشن و بە قسە حەلیەکەن. تۆ ناتوانی بەی لە برایەکی خۆت بیکوژی، تۆ ناتوانی بەی لە ئامۆزایەکی خۆت بیکوژی، تۆ ناتوانی ئەوەی بربەستە لای بەی. ئەمە ژیانێکی بەدەوی وەحشیانەست. بۆیە ئەمە کەلامە ئینسانە متەمەدن نییە. ئینسانە متەمەدن کە لە ژیانە تەوسع پەیاکردنی گەورەترا زندگیەکە تەزادی هەست و ئەم تەزادە لە ڕێگەی لە یەکدانا دروست ئەوێت، ئەدەی لە یەکتری. کۆمەڵگا بۆ خاتریەوەی بزێت ئێشێ با لە یەکتری، استکاکات دروست بێت تا بتوانێت کۆمەڵگا خۆی ئیسلاحەکە، تا بتوانێت کۆمەڵگا بپەڕێت. ئەنا ناتوانێت هیچ کارێ بکە کۆمەڵگا نەزۆکەمێنێتەوە. لەو بەحساتۆ ئیستدلالە ماڵە کورد ڕێخەن. ماڵە کورد براکەم سەرزەمینە کوردەوە لە کنار عەمانە تا مەدیتەرانە، ماڵە ئەم کوردە خۆدی وەخانەکەی باوکۆنیە ڕێکی خەین. ئێمە میلەتێکین ئومەتێکین بە قەبارێ نیوەی ئەم خاوەرمیانە، دووسێوەمی ئەم خاوەرمیانەوە شەرق ئەوسەتە. چۆن ئێمە خولاسە ئەوینەوە لە ناوی بنەماڵەیەکە یەکتری ماڵە یەکتری ڕێخین؟ نا، ئێمە ڕابەرێکی بە توانای قودرەتمەند مانگەرەکە بە دیسکۆرسێکی ئینقلابی کوردیوە، وەکو سەڵاحەدینە ئەیوبی گشتی بێرێتە ژێرە ڕەدای دەسەڵاتە کوردی و ئینسانە کوردی و سەروەریەکە پەخش بکاتەوە بەسەر هەموو ئینسانە کوردی و ئومەتە کوردیەکە، و هەر کەسێ هێز ئەدات هێزیش ئەگرێت. ئەمە ئیتفاقێکە کە ئەکەفێ لە ناو مەردەمێکە. تەموچینە چەنگیز وەختە لە ناو مقولەکاناتێت قبوڵی ناکە براکەی قسەی مفت بکە، بێژی لاوە تۆ بەشە خۆت جگێکەرە و من بەشە خۆم جگێکەمەوە. نا، هەر قەبیلەیە قەڵەت ئەکا سازە خۆی ئەژەنیت، گشتی تێتە ژێرە ئەم فەرمانە، ئەم شمشێرە لە ژێرە ئەم یاساکارەکە گەشتی. کەما ئینکە هیتلێرێکە، کەما ئینکە ناپڵۆن بناپارتەیکە، کەما ئینکە خاندانە مۆنارشە بریتانیاییکەن، کەما ئینکە شەڕە داخڵیە ئەمریکا و ئەبراهام لینکۆلنز ئەم کارەکە. وڵاتە جنوبی قەڵەت ئەکەن سازە خۆیان لێدەن، قەڵەت ئەکەن بۆ خۆیان ئەڕۆنکار ئەکەن، قەڵەت ئەکەن ناڕۆنە ژێرە بارە دەسەڵاتە حکوومەت. و تۆ لەوێ وێنی ئیرادەیان تێتە دەرەوە، و تۆ لەوێ وێنی 4 ساڵ شەڕە داخڵیە ئیاڵەتە متحدەیە ئەمریکاس بە هەزاران هەزار نەفەریان لێکوژی، کە ئەوجی ئەوە تۆ لە ڕۆمانەکەی مارگارەت میشلە بەرباوت چووگە ئەوێنی بەرباوت ڕەفتە، کە من دیبێتێکم بەسەری کرد. ئەم مقدمەیە لازم بوو. لەزا مەسرورە بارزانی تەشریفی هاوردگە ئەمانە نییە فکرەکەن ئەم کوردەوارە ڕەجولە سیاسی تیانە، ڕەجوڵ و پیای قارەمان و شمشێرزەنی تیان نییە. ئەمانە ئەتوانن هەر جۆری مەیلیانە قسە بکەن، سەیر عەکسە باوایی بکەن قەبارەی خۆی بێتە دەستان، سەیرە کڵاوەکەی باوایی بکەن قەبارەی خۆی و باوکی و حکوومەتەکەی بێتە دەستان، سەیریکەن عەکسەکەوا لەوێ دامنیاگەن. ئەمانە لە کۆشکە خۆیانە کە دانیشتگن مەردەم وەکو مێرو لە ئەوێنن، مەردمێ ناوێنن، چون ناکەونە ناوە مەردم. ئەگە کوڕی و تەنیایی بێرە ناوە خیابانەکانە هەولێر بگەڕێ تاکە باوک تا پیارسە بکە تا بفەهمی مەردەمە کورد کێس. ئەمە چون فکرەکان کوردەوارە ڕەجولە سیاسی تیانە، مەرتیکە هەرچی تێتە و دەمیایەژێتی، لەو لاوەیەژێ هاو نیشتمانی مشخصی ناکاکوێ، لەم لاوەنەوەی مەلامچەی بارزانیە، کوڕ مەسعودە ئسپەرمە مقەدەسە. ئەمە ئسپەرمە مقەدەسە کەوت کەسە خوار. ئەماغا بۆ کێ؟
بۆ ئەم مردمە کوردە خەڵ قسە ئەکا ئێمە قسەکانی تەحلیلەکەین. ئێژێ خەڵکی کوردەوار سەختی بکێشن پوڵ نییە. تەوەجۆ بکەن، سەختی بکێشن پوڵ نییە. پێشووتر من شتێ مشەخەسکەم، ئێوە فکر مەکەن ئەم کارانەی کە ئەمانە کردگیانە نەیانزانیگە، ئەم کارانەی ئەمانە کردگیانە زانیگیانە، ئەمانە بوو ئەوە وانە ئەوێ کە ئەم کارانە بکەن. دلیلی ئەوەی کە ئەوانە لە مەسیف سەڵاح الدین و لە قەڵاچۆلان پاڵیان داگەسۆ هەر ئەمەسە ئەم کارانە ئێشێ بکەن وا بکەن بەم سەرزەمینە کوردیە. ئەمە ئەوە نییە کە نایزانن و نەیانزانی گەوجن و گیژن و فەحن و نا، ئەمانە ئەقلە ناوگەڵیان خاسکارەکە، ئەقلە مەعیشەتیان خاسکارەکە، ئەقلە جنایەتیان خاسکارەکە، ئەقلە مەسینە هەڵگیری و نادروسی و نۆکەریان خاسکارەکە، نانا ئەقلیان کارەکە. خۆ ئێمە نایژین ئەمانە ئەحمەقن، نا، ئێمە ئێژین ئەمانە جنایەتکارن، خائنن، بەردەن، قەبارە بچووکن، حەیزن، تەجاوز پێکریاگن. بەحسە ئێمە ئەوەسە بەحسە ئێمەوە نییە کە ئەمانە ئەقلیان نییە، ئەمانە کەرامەتیان نییە، شەهامەتیان نییە، شوجاعەتیان نییە، ئیمانیان نییە، گەورەییان نییە. ئەنا حتا حەسکەی حەرامزادە، نادروست، بێشەرەف، جنایەتکار، تۆخمە هەڵە پەڵە لە خۆیان نادروستە نییە. لەذا ئێوە فەرزەکە وا ئەگرن ئیستا ئەمە هاتکە ئێوە بخەڵەتێنێ دووبارە هاتکە بتان خەڵەتێنێ تحت ناوە چی؟ تحت ناوە پەیامە مانگە جەژن ڕەمەزان. خۆ گوێ لێگرین لە ئاغایە مەسوورە بارزانی. بابزانن ناوە تەمامە ئەمانەی کە بەچکە ئسپەرم و مقەدەسن پیاوێکیانتیانە بتوانێت 15 دقیقە سخەنڕانی بکە بێ ئەوەی لە بەرەو بیخوێنێتەوە. یعنی تۆ لە ناوی ڕفاها گەورە بوویت و پوڵت بوویت و کارت نەکردویت و ئەشی چوویت لە ناوە مەجامعە مختلفە دنیا دەرسە خوێندمێ، ئەوەنە وجودە نەوێ 15 دقیقە بتوانی قسە بکەی بێ ئەوەی بۆتی بنووسن. ئێتە بزانە کاورە بە چی مەشغوڵە. ئەو نیشتیمانیانی بەڕێز، ئێمە هەر لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێیەم هەموو هەوڵێکمان خستەگەر بۆ چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ بەغدا و لە هەمان کاتیشدا کارمان لەسەرەوە کرد ئابووری هەرێمی کوردستان لە هەڕەشە و مەترسیەکانی پشتبەستن بە تاکە سەرچاوەیەکی داهات ڕزگار بکەین. خەڵ تۆ وتت کە ئێوە حەوڵتانداگەتەکە بەغاڕێ بکەون و حەوڵیشتانداگە کە ئابووریە کوردستان لە تەک مەحسووری بوون، یعنی نەوت دەربێرن. دروست ئامەستر و تۆ وایژی وانە؟ یعنی تۆ سەرچاوەیەکی تری پەیداکردنە ئابووری و ئیقتصاد بۆ تەئمینە منابە ئیقتصادی دروست بکەی لە کۆمەڵگای کوردەوارە، وانە؟ خەڵ ئەنچە تۆ لە عێراق کردتە بێجگە لە سەرزەمین فرۆشی و خەڵک فرۆشی و کوردیەت لە بین بردن کارێکی تر نەبووکە. ئەما بینە سەرە ئەو بەحسەی کە تۆ کردە. ئاغایە مەسرورە بارزانی لە دوای ساڵە 2003 تا ئیستا ئێوە زیاتر لە 1 تریلیۆن دۆلار سروەتتان بەدەست هاوردەدا، تۆلیدە ناخالەسە ملی. بێ ئەزافێ تۆلیدە خالەسە ملی 1 تریلیۆن دۆلار. ئەم 1 تریلیۆن دۆلارە چی پێهاتکە؟ خەرجە کوێ کرد؟ 1 تریلیۆن دۆلار خەرجە کوێ کریاگە؟ خۆ گشتی نەکریاگە سۆلدوشا و ئاو تەماتە، خۆ گشتی نەکریاگە سەڕانە پەس بێتەوە قۆزی بخوری. ئەوێ
لە 2003 تا 2020 17 ساڵ چی پێات کەم سروەتە؟ چووگەسە کامە بەش؟ تۆ ئەزانی خۆ تەولیدە ناخالصە ملی چیەیتر لە فاصلەیەکی معەنە میزانە تەولیدە سروەتە دیناریەک کە لە حەلیمە کوردستانە لە لەحاظە خزمەتگوزاری و بەرهەمهێنانە کالا دروست ئەکرێت بەمە ئێژن تەولیدە ناخالصە ملی. چۆنە ڕەدیفە بوجێ ئێوە فقط مەعاش دەرەخا؟ ئەیما بە قیسە چاوەهای دەرامەدەوا لەکوێ؟ چه میزان کالا و خەدەمات تەولید بووە لە کوردستانە؟ چه میزان؟ لەکوێ؟ وا لە ئەختیارە کیا ئەنحسارە کیا؟ تۆ چۆن نەتوانێت لە تەک مەحسووری بوون دەربچی؟ تۆ بۆ ئادرسە مەردەمە دەی بە تەک مەحسووری بوون؟ تۆ بۆ ئادرسە مەردەمە دەی؟ ئەی تۆ ئەمانەی کە تەحتەناوە بازرگانی خەریکی ئەیکەی کەڕواتە بەش خەدەماتۆ بازرگانی ئەەکەی کالای دنیا تێری لەوێ ترانسپۆرتیەکەی بە سوورەتە قاچاق و شەبەکەیە کۆڵبرت هەسوو بۆ بەغا ئەیوەی تو بۆ ئەملا و ئەولا ئەیوەی ئەمانە چەنێ دەرامەدیان هەز ئەگیرفانە کێ ئەچێ حقوقە کێ ئەدا بعد تۆ چۆن گەرەکتە چۆن بەرنامەدا ئەنیت لە تەک مەحسووری بوونا دەربێ تۆ ئیستەوتە هاو نیشتمانیان یعنی ئەمەی شەگرێتەوە هەموو ئومەتە کوردی ئەگرێتەوە تۆ ئەزانی ئەکسەری شەڕەکانە دنیای دۆرانە کۆلۆنیالیزم بۆ بازرگانی کریا بۆ خاتریەوەی تجارەت کۆمپانیەکانە بریتانیایی بگەڕێ چرخەکەی بگەڕێ شەڕیان کرد ئنجیلێکیان گرتە دەسەوە دانێ پاپای کلیسایان خستە بەرە خۆیان لەشکەریشیان لە پشتە سەرە خۆیانەوە برد پووریان گەرەک بوو بازرگانیانە کرد شەڕە تریاکە دەوڵەتە فەخیمەیە بریتانیا تەکە ئیمپراتوریەتە چین لەسەر بازرگانی بوو چین چای نەفرۆشت بریتانیا وتی قەڵەدەگە چای نافرۆشی تۆشی چای بفرۆشی لە کناریا کالای ئێمە بووی شتومەتە ئێمە بووی ئیمپراتۆری چین وتی نەمەگەرەکە ئێمە کالای ئێوەمان نەگەرەکە بریتانیا وتی قەڵەتان کرد شەڕە تریاکی تەکیانە کرد هۆنکۆنگ گیریان داگیر کرد جەمعیەتە چینی بە تریاکە هەندی نابوت کرد بریتانیای فەخیمە ئەوەی کە ئیمڕۆ تۆ پێیژی بەڕژەوەندی ئیاڵەتە متحدەی ئەمریکا ئیاڵەتە متحدەی ئەمریکا بۆ حەفزە بازرگانی و منافع گیرفانیە خۆیان قانونی دانیاگە ئەسڵحەی هەست قانون جەهانی دانیاگە سیستەمە کۆنترۆڵ و مانەتۆرینگە پوڵی دانیاگە تۆ عدووری لێ بکەی ڕۆسە کێشێنەیاڵێ تۆ ناتوانی بەر بە بازرگانی ئیاڵەتە متحدەی ئەمریکا بگری بەر بە تجارەتە ئیاڵەتە متحدەی ئەمریکا بگری ئێستا من سوالم لە تۆ ئەمەسە تۆ بۆ ئیستعدادەکانی ئەم کوردەوارە چیت کرد کە ئەم مەردەمە بتوانێت تجارەت بکە چیت کرد کوا لە کوردستانە بێجگە لە ئینحساراتی حیزبی و بنەماڵەییە گەندەڵە ئێوە جیلێکی بەرهەمهێنەری کارخانەداری سەرمایەدار تەولید بوو وا تەولیدەکەی لە ڕێگەی بازرگانی کردن و سروەتەکەی لە ڕێگەی بازرگانی کردن و تەولید و بەرهەمهاوردن و بەدەستهاورد و ئێستا بە شوێنە ڕێگەی بازرگانی ئەگەڕیا ئێران سنووری لێداخست بوو تورکیە سنووری لێداخست بوو بەغا گەردەنکەشی ئەکرد بازرگارەکانە سلێمانی هاتن وتیان بە خەڵکە کرماشان و هەمەدان و سنە و سەقز وتیان بە خەڵکە سلێمانی و هەولێر ئێمە بۆ خاتری ئەوەی کە سروەت بۆ ئێوە بێرین ئێشێ دەستمان بگا بە کەنداو یاڵا ڕۆڵەکانە کورد حتا بەسرە بگرن بیگرن ڕێگەی بازرگانیمان گەرەکە هاوردە و بردە ئەکەین گرتتان تۆ چۆن لە نەوتت دەرتی نادروست و هاتی
نەوتە ئەم مەردمەت تەکە دەوڵەتە ئێرانیان معاملە کرد ئەگەر نەوت بشکێ $40 و بشکێ $3 هاوردەوە بۆ مەردم بەقێ چووە گیرفانە کێ؟ دەوڵەتە ئێرانی ما بەقێ چووە گیرفانە کێ؟ کردە گیرفانە حیزب دموکرات، کردە گیرفانە کۆمەڵە، کردە گیرفانە فعالینە جامعەیە مەدەنی، کردە گیرفانە پەکەکە. بۆ خاتری ئەوەی دەوڵەتە ئێران ئیتمینان پیا بکە کە ئومەتە کوردی بۆ ئەخەسێنی لەبینی ئەوەی تا بە تۆ بێڵێت لە هەولێرا پاڵ بەیتۆ لەسەرێ ڕەش ملپان بکەی. کوێ لە کوردستانە بازرگان مەوجودە؟ مشتێ دەڵاڵ مەوجودن کە بەڕانتە تۆوە لە چین کالاوار دەکەن، لە تورکیە و لە ئێران کالاوار دەکەن. ئەبێت تۆ دەرامەدە ناخالص ملیە ئێران و تورکیە و چین و مەردەمەکەیش و ئەوانەی کە دوکاندارن گەرەکیانە خەڵکی کوردەوار بێت و خەڵکێکی مەسرفگەرای بنجول خوەری کالای چینی خوەری تورکی خوەری ئێرانی خوەر. تۆ بازرگانە نییە لە کوردستانە، تۆ چواردانە گەردن کڵفت بازرگانت نییە کە بە ئەقڵ و بە تجارەت و بیری کردوێت و ئیستە خوای بە خەڵکی کوردەوار بێژێ ئەمانەت دەرەتانیان بەستگە ئێوە بەختەوەر نەون، ئێوە سەروەر نەون. تۆ گەرەکتە چۆن تەک مەحسووری بوون دەربێ. تۆ مەردمە لە کەشاوەرزی خست، تۆ مەردمە لە بەهرەوەری خست، تۆ مەردمە لە بەرهەم دروستکردن خست. تۆ ئیستە لە خانقەینە ئەڕۆی بە ناوی داعش پەلامارە خەڵکە خانقەین ئەدەی ئەیان کوژی مەزراکانیان ئەسووتێنی لەبەرەوەی کەس کەشاوەرزی نەکا، لەبەر ئەوەی خەڵکی قارەمانی خانقەین بۆی تژێرت چمکە وڵایەتە فەقیه و دەوڵەتە شیعەیە عێراقی. با قارەمانترین ڕۆڵەکان ئەم کوردەواریانەواتیان تۆ خەریکی ئەو کارەکەی. ئیستا تۆ چۆن لە ژێرە تەک مەحسووری بوونە نەفتاتێتە دەر؟ تۆ $1 تریلیۆن چی پێ کردەکە؟ چی پێ هات ئەم $1 تریلیۆن؟ خۆ ئەم خەڵکی کوردەوارە پاڵی نەداوە هەر بخوا و بڕواتە توالت. بلەخەرە خەدەماتی تەولید کرد خۆ ئەگەر کالای تەولید نەکرد. چی پێ هات گەمە؟ وارە گیرفانە کیا ئەم ملیارد دۆلارە؟ چۆن جزء پوڵە دەرگەردشە ناو جامعە نییە و کۆمەلگای کوردەوار ئەمڕۆ ئەو قودرەتەی نییە؟ چۆن نێسی؟ چۆن تا پوڵە بەغاوەنەیە مەردمە نانی نییە بیخوا؟ تێنسە یای مەسرور بەشێکی زۆری ئەم دۆخە سەختە ئاوبۆریەش ئەنجامی سیاسەتی هەڵەی تەنیا پشتبەستن بە داهاتی ناجێگیری نەوتە. ئەنجامی سیاسەتی هەڵەی تەنیا داهاتی ناجێگیری نەوتە. داژ مەسرور کێ ئەم سیاسەتە هەڵەیە بەکاربرد؟ باوکە جەلال دەی تۆ بۆ خاتری ئەمەیکە فقط پشت بە نەوتنەوەسی چیت کرد؟ ئەزانین چیت کرد؟ تۆ بۆ خاتری وەی پشت بە نەوتنەوەسی مەشیایە گڕە ئەم شۆڕشەت بنیایە بەقەی ما بەقەی کوردەوارۆ. بۆ لەبەرەوەی ڕێگەی بازرگانی بکەیتەوە، لەبەرەوەی سپەیس بکەیتەوە. ئەها وەختی تۆ بەحسە کۆلۆنیالیزمەکەی بەحسە ئیشغاڵە قاڕەیە ئەمریکا ناکەی کە بریتانیایەکان ئەیگرن و حەپەلوچیەکەن زەمین بەدەستێرن، ئوسترالیا ئەگرن زەمین بەدەستێرن، نیوزیلەند ئەگرن زەمین بەدەستێرن. ئەمە سەرە ڕایەوەسەکەمانە چەند هندوستان تاڵانەکەن و جێگەکانی تر. تۆ بەحسە ئەوە ناکەی ئیسپانیا ئەچێ و ئەمریکای لاتین حەپەلوشەکە فەزا ئەگری فەزا. سوور پێستەکان و ئینکاکان و مایەکان لەبینەوەن، سەرزەمینیان ئەوەن. تو بۆ خاتری ئەمەی فەزای ئێمەی کورد گەورە بوێ چیت کرد؟ ئەنجامی هەڵەی سیاسەتی هەلەی قەڵەتی تەک مەحسوولی تۆ بۆ خاتری ئەمەم تەک مەحسوولە بگری وەدەسە و دزی بکەی، پوڵەکەی لە ڕاستای نابودی مەردمە کورد خەرج بکەی. کارت کرد کار. دەنازانی تۆ چۆن تۆ بەراورد دەکرد لەوە ئێمە چیمان هەست چیمان نییە. ئێمە دەستمان بە دەریا ناگا.
تورکیەمان وا لە ڕێگا، ئێرانمان وا لە ڕێگا، عێراقێکی ژڵەشیا گوا لە بەردەستمانە. تۆ نەگر نەچوویتۆ بەغا بە عنوانە موڵەتەنە عێراقی بوویتۆ ساحێوی بەغا، پاڵ بەیتۆ لە بەغا، تۆ چوویتە بەغا کەوتیتە حەیتەرانبازی و نۆکەربازی و دروستکردنە دەوڵەتە عێراقی. ئەمەیەک. دوو، تۆ نەهاتی عمق ئستراتیژیکە خوات درێژکەیت و ئەزانی ئەمنیەتە ملی یعنی چی؟ ئەمنیەتە ملی یعنی چی؟ یعنی ئەوەی کە مردم ئەمنیەتە ڕۆحی ڕەوانی، ئەمنیەتە ئیجتیماعی، ئەمنیەتە اقتصادی، تەمامی ئەمیانە لە ئەم ناوێت. دیچۆ چۆن ئەمنیەت بەدەستێری لە کاتێکا تارانوا لەسەر پێ مل ئەکێشێت و خەڵکە لە سێدارە لە کرماشان و لە هەمەدانە. چۆن تۆ فکرەکەی بڕۆیتە سڵاوە ئورتوغان و لە دەورە ئورتوغان بگەڕێ حەلەوی؟ چۆن ئەم نەوتن عەجیگیر چۆن جێگیرەوێ؟ چی دەکرد؟ ئەوەی کە تۆ بیری لێ بکەیت و بێژی ئەمانە بربەستن لەبەرە من، نایەڵن بازرگانی کەم، تێن مەحسوڵاتە کشاوەرزیە دەشت شارەزوور ئەسووتێنن، دەشتە هەولێر ئەسووتێنن، نایەڵن نەوت بفرۆشم، نایەڵن کانا تەولید کەم، نایەڵن. ئەشی چی بکەم؟ ئەشی 1 ملیۆن نەفەر لە ڕۆڵەکانم سەرزەمینە دابنێم، کاناڵ بکاتۆ حتا دەریای مەدیتەرانە، کاناڵ بکاتۆ حتا خەلیجە فارس، لە ئەمریکا بدەم، لە ئاڵمان بدەم، با بووم بە ئەتۆممان لێبا کە لێ ناداین. کورە نادروست و 38,000 نەفەر خەڵکیم کوردەوارتە لە شەڕە ناوخۆیی داگە کوشتۆ لە گیانە مردم ئەترسی؟ ناتۆ لە گیانە مردم ناترسی. تۆ شیمیایەکەی هەڵەوجە خوات کردە، خواتان نەتان هێش مردمە هەڵەوجە بێتە دار، ئێوە داتان وە کوشت. ئەوە دارای حاجی ئیبراهیمی چەرمەگا وتی شەوکەت حاجی مشیر هات، وتی مەیەڵن خەڵک بڕوانە دار، سەرکردایەتی وتی پێمان. پس تۆ ئەبایەکە نییە لەوەی کە خەڵکە کوردەوار بەی وە کوشت، هەروە کە ئیستا ئەبایەکە نییە کوردیەت لە بین چووگە، خەڵک فاسد بووگە و فاسد بێەوە بێتە لەش فرۆش، نە تۆ نێسد. وەنێ تۆ چۆن مەشایە لەم سیاسەتە هەڵە؟ سیاسەتە هەڵەیە کێس ئەمە؟ باوکە دێ کەسێ سیاسەتی هەڵەی کردێشی چی پێ بکەن؟ کورەم سیاسەتی هەڵەی تو بە قیمەتە سەرزەمینە کوردەوار و کوردیە تەواو بووگە، تۆ حاڵیتە مەرچی کەی خائن، حاڵیتە. ئێران قەڵەت ئەکانایەڵێ ئێمە بازرگانی کەین، ئێران قەڵەت ئەکانایەڵێ ئێمە نان بخۆین، ئێران قەڵەت ئەکانەوێ دانیشت کە تەهدیدە گیان و ماڵی ئێمە ئەکا. تۆ ئەو پوڵەی وا تحتە ناوە استخراج نەفت خەلیجیەی دێ بە دەوڵەتە تورکیە و دەوڵەتە ئێران، تحتە ناوە ترانزیتە نەفتە قاچاق خەلیجی ئەیدەی بدوتایە سروەتە ملیە ئینسانە کوردیە، وا کۆرپۆرێشنە ئێرانی و تورکی نایەڵێ ئێوە بیخۆن. بۆیە برسیتانە تا بزانم ئەو خەڵکە بە هەزاران هەزار پەلامارە ڕووخاندنە کۆشکەکانی تارانی ئەدایانەیەدا نادروست بێشەرەف. تۆ سازان ئەکەین لە پشتە پەردەتەکە قەرارگای ڕەمەزانە. پۆفیستۆ توانت لەم کوردەوارە نەماگە کاشی ئێرانی تێ نەخەی. بازرگان، تۆ ئەزانی بازرگانیانە چی؟ کاورای دز. بازرگانی یعنی چی؟ یادێ بێ سەواد و معلوماتت لەسەر بازرگانی داڕژێنە بزانم یعنی چی. تۆ چۆن نەتوانی سیاسەتە مەوازیە تۆلیدە پوڵە خوات بۆی تۆ کار؟ تۆ چۆن نەتوانی ئەمڕۆ بە قووەتترین نیروی ئیجتیماعی دروستکەی لە بەرامبەرە نابودی ملەتەکەتە؟ کێ مردمەی کردە موچە خوار؟ کێ بندیوارانەی پێدان؟ کێ بەچکە جاشی هاورد؟ کێ مستەشاری لە خۆی کرد؟ کە 1,200,000 مەعاشخۆری کردگەسە لیست؟ تۆ کردوانیە؟ تۆ بە خەڵکی هەڵەگەڕێ تۆیژی بودجەی ئێمە سەرفی مەعاشەکرێ. تۆ لە دەنا خالس ملی چی بێتێ؟ ئەم گشتە بازرگانی و مبادڵەی کاڵاکردن و تجارەتکردن و سەرانە سندن و باج و گومڕکات و خەراج و ئەمانە چیان پێدێت؟ کوان ئەمانە کوان؟
تۆ سیاسەتە هەڵەی تەک مەحسوولی چیت کرد بۆم سیاسەتە هەڵەی تەک مەحسوولی تۆ زانین چیت کرد تۆ هاتی دۆلارەکانە گرت دۆلارەکان و ئەمریکا و ئێران خستوێ دامنە هاتی دانە بە خەڵکی کرماشان و سنە تحت ناوە NGO فعالین جامعەی مەدەنی وتت بوونە چۆلەکە بەڕاستی مەهاتما گاندی فرە پیای خاسیەکە کورد یعنی قەومە ئتنیکی سەری قیافەی باواو بکە یعنی ئەوە دەمە قۆپانی کورد و گوشاد و کڵاوێ زلی حیزانە بکاتە سەری ئەوە یعنی کورد تۆ وادوت ئیستا بڕۆین و کێشەکەی ئێمە بەم شتانە حەل ناوێتن بەدانووسان حەلەویتن دەوتە ئادێ بزانم پۆفیوس تۆ بەیانی چۆن لە تەک مەحسوولی بوون تێتە دەرەوە چۆن یانە لە کوردستانە تۆ ژێرخانە ئابووری دانی تۆ کارخانەی ئاسن دانی پۆڵا دانی تۆ نیروگای عزیمە بەرق دانی لە ئەنەرژی خوەر و ئاو ئستفادەکەی لە کوردەوارەیکەی بە کامە قودرەتەوە تۆ کالاو تەهیە کرد بەچی سادریەکەی لە ڕێگەی کوێوە سادریەکەی سنوورە تورکیە سنوورە ئێران لە ڕێگەی بەسراوە تۆ تاکوێ قمە کردەسۆ بۆ ئەمانە کوربابەجان ئەم مەردەمە گشتی بازرگانی ئەزانێت هەر ئەو خەڵکەی وا تۆ دەرەکردن قاچاقچی گەریانە کرد بەم ڕێگەی ئوروپا لەسەر ساحەیە لە کۆمونیزیا کە 2 متر جێگە بوو خەڵکیان قاچاقە کرد بۆ ئیتالیا بەدەیان جارتەکە ئەفغانیا بوو گەسۆ شەڕیان بە چەقۆ یەکتریان هەڵدڕیگە لەسەر 2 متر جێگە کە ڕێگەی نانیان بوو چۆن کاورایەکی سادەی نەخوێندەواری کورد بۆ بژێوی ژیانە خۆی ئەزانێ 2 متر جێگە لە بەندەری کۆمونیزیا ئەوە ئەژید کە ساڵەفەر با بە کوشتەکەڵ ئەفغانیەکانە چۆن مردمە کوردەوارەیان ئەزانی بۆ سەعادەت و بۆ گەورەی و بۆ پانکردنە سەرزەمین و بۆ ڕزق و ڕۆزی و بۆ خۆشبەختی ئێشێ بڕن بەهای بۆ بن و شەڕ بکەن و فتح و فتوحات بکەن و دەریاکان بگرن و تا کنارە دەریاکان بچن ئەی چۆن ڕۆڵەکانیان حازرن لە کالای فەڕەنسا و لە کۆمۆنیزیا بە چەقۆکە و نەگیانە ئەفغانی و ڕەشپێس چۆن حازرن مردم حاضر نەبوو وەلێ مردم حاضر بوو لەسەری تۆ 38,000 نەفەر باوە کوشت فاصڵەی بینە ساڵە 92 تا 96 تۆ چۆن لە تەک مەحسووری بوون تێتە دەرەوە چۆن تێتە دەرەوە لە تەک مەحسووری بوون لەبارەی پەیوەندیمان لەگەڵ بەغدا ئێمە بە جدیەتەوە هەنگاوماننا و هەر لە دوای دەست بەکاربوونمان لە مانگی تەموزی ساڵی ڕابردوو یەکەمین سەردانمان بۆ بەغدا بوو هەموو ئامادەیەکیشمان بۆ چارەسەرکردنی کێشەکان لەسەر بنەمای دەستور دەربڕی و چەندین پێشنیاریشمان بۆ چارەسەرکردنی کێشەکانی تایبەت بە نەوت پێشکەش کرد بەڵام بەداخەوە لە مانگی ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو دۆخی بەغدا شڵەژە و سەرنجام حکوومەتی عێراق لە ژێرفشاری ناڕازایەتیەکانی خەڵک دەستی لە کار کێشایەوە و ئیدی خۆی بە بەرپرسیار نەزانی بەرامبەر بە چارەسەرکردنی ئەو کێشە و ئەمە زانی چێژێ خەڵکی کوردەوار تۆ وەختی 12 ملیارد دۆلار 17 ملیارد دۆلار پوڵ ئەگری بە عنوانی بوجە و بوجێ عمومیە دەوڵەت خەرجی خەدەماتی ئەەکەی و خەدەمات دەوڵەتی ئەەکەی لە نیروی دفاع و لە ئەمنیەتی ملی و لە خزمەتگوزاری داخڵی ئەم پوڵە خۆ ناچێکە بچێ خۆ ناچێکە لەبەین بچێ ئەم پوڵە بە کار و بە ئیش و بە بازرگانی و خزمەتگوزاری و بەرهەم هاوردن زیاتر ئەکا یعنی تۆ وەختێک 500 میلیارد دۆلارە تەزریق کردە ناوی کۆمەڵگایەک ئێشێ بە ئەندازەی 1000 میلیارد دۆلار 2000 میلیارد دۆلار تۆ سەروەتە بەرهەم هاوردوێت چون تۆ ئشتقاڵزاییت کردگە چون تۆ ڕێگەی بازرگانی دروست کردگە چون تۆ کەرتی تایبەتە دانیاگە خۆ یعنی ئەم کوردەوارە ئەم حەلیمە کوردستانە لە ساڵە 2003 تا 2020 هەرچی دریاگەوە ئەم مردمە ڕووی کەسە ناوی کونای توالت نەما ئەم 12 میلیاردە گشتی کریاوە برنج و فاسۆلیا خوریا
ئەرێ منزورتان ئەمەسە ئەی ئەم گشتە سروەتە لەم جامعە کۆبێتەوە ئەم مردمە بازرگانیەکە و تجارەتەکە و ئەچێ بۆ دووبەی و ئەڕوا بۆ چین و تێتۆ و تارانەکە و ئەستانبوڵەکە ئەم سروەتە کووە تۆ بابەتی ئەم بازرگانیە خەریکی گومڕکات ئەسێنیت باج ئەسێنیت کووە تۆ بۆ مردم منحرفەکەی بۆ موچە و بوجێ بەغا تۆ چۆن ئەمە زانی چۆنە مەسرور بارزانی لە جامعەی ئێمە دیار بێ بە ناوی لەشفرۆشی پەرەی سندگە لە ژێری چیا لە ژێری عەبای پیاوێکە ژنێک هیچ مەسئولیەتێ ناگرێتە ئۆهدە لە جامعەی ئێمە چون ئێژێت من وامە تحتە کەفالەتە براکەم باوکەم وە شووەکەم لەزا شووەکەی بێت بێژێت ئەگرا توریست بازیە و مردم ئێشێ بێنە ئەگرا و پولمان نییە و تۆ ئەمشەو لە باوەشە کاورەی تارانیە بخەفە 5 ملیۆن بسێنە ژنەکە نایژە کارێکی هەڵام کردگە ژنەکە لە خوایەسی هەم سکسێکی داگە هەم 5 ملیۆنیشی سندگە هەم مقەسریش ئەو نییە بۆیە جاکەشی بۆ پیاک خراوە بۆیە گەوادی بۆ پیاک خراوە مەسئولیت نێ لە ئۆهدەی ژنە لەشفرۆشەکە وا لە ئۆهدەی پیاکە ژنەکە تحتە لەوایە ئەم خەریکە کارەکە تۆ ئەزانی وەیتە کێتە وەیتە جندە مەسرور تۆ دانەکەی خۆت ئەەکەیتە حەساوە کێ شووەکەت وا گەوادە تۆ ئێژی ئەگەڵ خەڵکی کوردستان حەلیم و کوردستان نان نییە بیخوا بەغا بوو جەناهێری ئەی ئەم گشتە سروەتە تۆ تاڵانە کردگە گەوا باوکووە ئەم گشتە کومپانی بازرگانیە گەوا باوک تۆ دادنیاگە کووە ئەمانە ئێشێ ئیستە هەزاران هەزار مردمی کوردەوار استخدامیان وایە نیروی حرفەیان وایە سەڵزمەنیان وایە سەڵزوۆمەنیان وایە ئیستە مەشەیە کارخانەی مختلفیان وایە ئەم پوڵە بەعنوانە حقوق و مەعاش بدرێ بەم مردمە لە کارتە تایبەت بەخشە خصوصی کارتە تایبەت کوا کارتە تایبەتە کارتە تایبەتە خوەتی باوکە نادروسە جاکەشەکەتە ئامۆزاگە بێشەرەفە گەوادەکەتە پاوڵە حیستە لاهور شێخ جەنگی گەواتە ئەری ئەمانەنە کارتە تایبەتە تۆ ئەمەسە نادروسە بێشەرەف کووە ئەم سروەتە تاڵان بووگە کووە تۆ وەختی بازرگانیت بێ ڕێوبانیشی بۆ دروسەکەی قەتاری بۆ چێری لەبەرەوەی ترانزیتی کالا بکەی بڕوە ڕێگۆبانی هەوایی بۆ دروستەکەی ڕێگۆبانی زەمینی بۆ دروست ئەەکەی تەسهیلات ئەەکەی بۆ مردم بتوانێت بڕاتە سەر کاروە کارکە ئەرتشە قەوی دروست ئەەکەی لەبەرەوەی بتوانێت لە کالاکانی دفاعکە مەسئولە بارزانی ئەوسا مردم قافڵەی ئەخستە ڕێ لە کوردستان و مەسەڵەن لە کرماشانە و بڕوا بۆ خەولێر 5 دانە شمشێر کێشی پاڵەوانی استخدامە کرد لە کرماشان و تا هەولێر بیپارێزن لەبەرەوەی دز و جەردە لێیان نەدا ئەگەر لە کوردەوارە ئێمە بازرگانی لە دەستی مردم وایە مردم خۆی ئەچوو بەگژە ئەرتەشە تورکی و ئەرتەشە ئێرانیا خۆی مردمی ئەژیرە کرد 100 نەفەری لە بانە 200 نەفەری لە سەقز 1000 نەفەری لە کرماشان استخدام ئەکرد ئەسلحە و چەکی پێیان ئەدا لەبەرەوەی ڕێگەی بازرگانیەکان بۆ پاک بکەن و بازرگانی بتوانن بکەن دەستیان بە بازاڕی ئەسفەهان و دەستیان بە کەندا و بگات و دەستیان بە ئیمارات بگات و دەستیان بە بەسرە بگات حکوومەتە بەغای گەوابا و دانیشتە بەری بە تۆ ئەگرت تۆ پەلامەڕادا بەغا ئەگرت بازرگانەکانە چونەیان گرت بازرگانی بەمە ئێژن پۆفیوزە نان خۆرە نان دز تۆ نان دزی بەچکە دز تۆ دانی جندەی وا مەسئولیت ئەخەیتە ئۆهدەی گەوادەکەت کە حکوومەتە بەغاوێت مردمیش نازانێت دەسی بەکوێ بکە ئەی بوو ئەم مردمە هەڕاوەکە نیستە گشتی ئەم کوڕانەی ئێمە خەریکن لەگرا ئیشی پیازەکە و ئیشی مەوادی مخدر و ئیشی کارواش و ئەوانە ئەکەن بۆ خۆ ساڵی 91 نییە عێراق گەماڕۆی دنیا بێت و حەلیم و کوردستان گەماڕۆی عێراقیش بێت ئەی چۆنە بە هەزاران هەزار نەفەر خۆیەدا لە بەحرە ئێژە و تێتە دەرەوە ئێمە لەگرا خەریکی نایانوێنین خەریکی ئیشی کارواشن بۆ ڕۆژێ 25 پۆند 25 پۆند 1 تریلیۆن دۆلارت چی پێکرد
ئەمە خەڵکی کوردەوارەمە بازرگانیشی تیان نیام کوردستانە خۆ تۆ ناوێنی چواردانە بازرگان بێت بێژە کاکە ئێمە ژێنەڕاڵمان گەرەکە گەورەیەکمان گەرەکە حتا بەسرەمان بۆ بگری ئیمکاناتە ماڵی لە ئێمە تۆ تا بەسرە بگرە تا دەستمان بەکەنداوەگا تۆ بیگرە کۆر ئەمتە دروست نەکردگە تۆ لە کوردستانە نییە بنێ بنەماڵەی گەواد لەوێ دانیشتگن سروەتە ئەم مردمیانە تاراج کرد ڕۆحیان تاراج کرد کوردیەتیان لەبین برد تۆ هاتکی ئادرسم موچە ئەدەی ماف و شایستە دەستوریەکانی هەرێم کە لە ساڵی 2005ەوە جێبەجێ ناکرێت کوورە ماف و شایستە دەستوری دوا لە کوێن نادروست تۆ عەلی جەوانمەردی لە پاڵی دەستا خەڵکی ئەگرێ دەستگیری ئەکا ئەشکەنجەی ئەکا ئاعترافی لێ ئەسێنێت تۆ حیجکارەی ئاخر نادروست تۆ سەروەریە سیاسیشت نییە بەسەر ماڵەکەی خۆتۆ عەلیە جەوانمەردی تیمە ئەمنیەتی هەز لەوێ زندانی هەز خەڵک ئەگرێ ئاعترافاتی لێ ئەسێنێ تۆ چکارەی خوێڕی شایستەی دەستوری ئێستاش کە حکوومەتی نوێ عێراق بە سەرۆکاتی بەڕێز مستەفا کازمی دەست بەکار بووە دووبارە ئامادەی خۆمان بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکان دەردەبڕین بە جۆرێک کە ماف و شایستە دەستوریەکانی هەرێمی کوردستان وەک قوارەیەکی فدرالی دابین بکرێت تەوەجۆتان لە تێکەڵیە نەقشەکان کردگە تێمەسەری باقسەکانی بکە لە دو هەوڵەکانیشماندا لەم ماوەیەدا 3 جار شاندی حکوومەتی هەرێم سەردانی باغدای کردووە و لەم دانوستانانەش بەردەوام دەبین تا بە ئەنجامێکی دادپەروەرانە و دەستوریانە دەگەین کوردستانیانی بەڕێز ئەم قەیران ئەنجامێکی دادپەروەریانە بە نسبەتە چی خەڵکی کوردەوار بە نسبەتە بەشەریەت بە نسبەتە ئێمەی کوردیوە بە نسبەتە چی دادپەروەریانە تۆ حکوومەتێکی متەزەلزلی شیعەی ئێرانیت پڕ لە گەندەڵی و فەساد لە بەغا هەست وا خەڵکە بەغاگەی دەسەگرێنە بەدەسیەوە وا شار عەرەبە سونی نەشین نەما بەدەسە داعشە دەستپەروەردەیە ئێران و یاڵەتە متحدەی ئەمریکا لەبەین نەچێ تۆ 100,000 200,000 نیروی مسلحت هەست هەر لەو بەشە قەومی ئیتنیکی وا پێیەژی کەرکووک و دووسخۆرمات و خانەقەین نەتوانی فیشەکێ دەرکەی بێریتە ژێرە سیانەت خوات حەیز ئیسە تۆ ناتوانی بڕۆی تەبەی بۆ مەگەر گەوا تۆ مەواتنە ئێراقی نیەی تۆخمە حەیز مەگەر تۆ مەواتنە ئێراقی نیەی بۆ ئێوە پیاوێکتان تیانێت ماشەی باڵای باوان بچەو بکە بۆ پیاوێکتان تیانە دەعای حکوومەتە بەسەرە بەغا بکە بۆ ناتوانێت دەعای حکوومەت بکە بۆ جورئەتتان نییە مەگەر مەواتنە ئێراقی نیەن مەگەر هەر لەم شەڕی داعشە 7,000 پێشمەرگەی کوڕم مردمتان نەداوە کوشت ئەم شەڕە تەزاهوری و ساختگیەوە دروستان کرد بۆ خاڵکی ئەم عێراقە بۆ ناتوانم بڕۆن بەغا بگرن لە بەغادا دانیشن بۆ ناتوانم کار بکەن کورە تۆ چوون لەبەرەوەی ئستخدام کردیاگە دەستگاهای ئستخباراتی منتەقەی حاڵی تۆ خۆپیاگنی تۆ جندەیەکی تەمامە جندەیەکەت ئەخەیتە ئۆهدەی بەکەشەکەت گەوادەکەت و بەکەشەکەت وا خەریکی نوێنی بە خەڵکی ئێستا سوورترمان دەکات لەسەر درێژەدان بە استراتیجی فرەچەشنکردنی سەرچاوەکانی داهاتوو استراتیجی فرەچەشنکردنی سەرچاوەکانی داهاتوو چۆن فرەچەشنیەکەی چۆن سەرچاوەکانی داهاتوو فرەچەش نەکەیتەوە چۆن ئەم کارەکەی کارخانە تێریتە کوردستان تەولیدات بکە سادریەکەیتە کوێ ئەستانبوڵ سادریەکەیتە کوێ تاران سادریەکەیتە کوێ بەغا چۆن
چۆن فرە چەشنیەکەی قەحبەخانە تێری ئەیکەیتە تایلەند ئەیکەیتە پاتایا چۆن فرە چەشنیەکەی تۆ دەوڵەت ئێرانی ئیجازە نادا بازرگانیکەی ئەشە ساهمی پێبێ وەکو تۆ چۆن ئیجازە نادێ کاورای سلێمانەی کاسبی بکە ئەشە ڕەختی بە بنەماڵی تۆ بێت ڕانتە گەورە تۆ بیخۆی پشکە شێر تۆ بیخۆی دەوڵەت ئێرانیش نایڵێ دەوڵەت تورکیش نایڵێ دەوڵەتە بەغایش نایڵێ تۆ چۆن پشکی فراکەی چۆن فرەیەکەی چۆن هەوا قسە فرادەی لە خۆتەوە فرەیەکەم ئەی بۆ ئێمە وتمانەوە ڕەهبەرە ملی نەبوون تۆ ئیدعا ناکەی ناسیۆنالیزمە کوردی وا لە دەستا بەچکە حیز دەی بۆ نەهاتی تعریفە بکەیتەوە لە بەرژەوەندی ملی لە ملەتە کورد لە ئەوی ترە کورد لە دوژمنە کورد تا ئیستە داودانێ کاورایە هەمەدانی سەربازە تۆ وایە تۆ لە قەزوینۆ بدایە لە لەشکرە ئێرانی تۆ نادروست $1 تریلیۆن چی پێ کرد ئێمە جوغرافیایەکی سەعب العبورمان هەست وەکو تۆڕەبۆڕەی ئەفغانستان ڕۆڵەی بوێری قارەمانمان هەست خەڵکی کرماشان و سنە و حەمەدان لە تاو برسیەتیا خەریکن قەپەکەن واژنۆی خۆیانە بەدەست زۆڵ لە دەوڵەتە ئێرانی و کۆرپۆرێشنە ئێرانی هاڕیان دەخوایان بوو دەستیان گات بە مەرجەعێک هدایەتیان کات تەمامە تووڕێیەکانیان بۆ فەتح تاران بەکاربەرن تۆ لەکوێ بووی تۆ لە دروستکردنە قەحبە و جندە بۆ مناوی فعالە مەدەنی بووی بۆ خەڵکی کرماشان دروستکردنە سلیبریتیە ئۆنلاین و فرامە کەسخان و بەلەچە زل و بەقمە زەل تۆ بە شوێنەوە بووی تۆ کوردی تۆ بەرژەوەندیە ملی کورد چه شکلیە پوفیوز بەرژەوەندیە ملی کورد یعنی خانەوادەی گەوادە بارزانی یا قەبارەی ئەم کوردەوانە چۆن بەرژەوەندی ئێمە تەمین نەکرد تۆل بریمرە گەوات هاتبووە عێراق وەکو سەگ ئەترسیا لە عێراقی تۆ چۆن نەتوانی پەلامانە پۆڵ برێمر بەی یەکی قەڵاتێک لەمە سەرزەمینی منە بێتەک ئێمەی شاشەڵکە جا ئێستا دوای سەڵدام نەوگەی ئێمەست بێرە بەرەوە هەر ڕۆڵەکانی فەلوجە چۆن لە بەرامبەری بێسیان ئەگەر ئەوان نەوایە ناو تەقینەوەکانی تاران نەوایە تۆ چەک کریاوی لە هەولێر نادروست تۆ هێزە ملیت باوە گەوادەکە ڕەهبەر ملیە کوردە تۆ بە ناوی مەردمە کوردە و خەریکی قسەکەی تۆ هەرچی کوردە خەساندە هەرچی کوردە فاسدە کرد بێرە نیشان بێت تۆ $1 ملیۆن لەو بوجێت سەرفە دروستکردنە ڕۆڵەی قەهرەمان کردگە ئیستە وایتە ڕۆژی تنگانە چوار ڕۆڵەی قەهرەمانە بۆ بێتە دەربێرە یەکدانە ئینتحاریت بێ پۆفیوز هەسە مشتی سوزاکی مشتی کەسیف و وەکو خواتت دروستکردگە چون مەئموریەتت ئەوە بوو وا بکەی تۆ نەهاتی خەڵکی کرماشان و هەولێر و سنە و دیار بەکرد بەختەوەرکەی لە زەرفیەتی ئینسانیان دەرکەون تامت دەسەڵات بچێژن خلاقیەت بێتە دەرەوە کالا بەرهەم بێنن بازرگانی بکەن بەسەر دنیا ئیرادەی خۆیان بەسەر ئەم دنیا بسەپێنن تۆ نەدێژەوە اتفاقە بکەفێ مەردمی ئێمە بووە کۆڵبەر بووە موچە خۆرە بندیوار خۆر بووە ماستاو چی ئەم سیاسەتانە تۆ جێبەجێ کردگە استراتەجی تۆ زانی استراتەجی چییە استراتەجی لە هەمان کاتدا زیاتر هامان دەدات بۆ بەردەوامبوون لەسەر درێژەدان بە پرۆسەی چاکسازی و چارەسەرکردنی هەموو ئەو کێماسیانەی لە ڕابردوودا لە بواری کارگەڕی و داراییدا هەبووە شماسی بواری دارایی چاکسازی یعنی تەکی فەسادە دەرەکەوی تۆ دێشێ بڕێوەڵەفە برە بابە گەوادەکە بگری ئەیگری تەواوی ئەم کوردستانەوە لە ژێری ئینحساراتی ئێوە کارتە تایبەت مەوجود نییە بازرگانی مەوجود نییە کۆرکنی کێس ئاسیاسە بێنی کێس
کۆمپانیە ستێرکردنی کێس هەنی کێ نەمانە تۆ ئیشی ئەوەڵدەفەن لە خۆتۆ دەست پێ بکەی لە بابەت گەوادەکە تۆ دەست پێ بکەی چاکسازی تۆ تەکە گەندەڵی توانی دەرکەفی تەماشاکە مەسرور لە بارزانی قسەی ئێمە ئەوە نییە تۆ نەمەشایە کاخێکە بۆ خۆت بواە نا قسەی من ئەوە نییە تۆ نەمەشایە سێدانە ژنە بواە لەزەتە جنسیت بوردای بەحسە من ئەسە ئەوە نییە بلەخەرە هەروە کە کاورا میلیاردەرە زندگی پڕە لە مەوادە مخەدر و زندگی پڕە لە سێکس و پوڵە خۆیەسی بەکاری ئەوە بلەخەرە کەسێکیش کە بووە ڕەهبەرە ئەم مردمە شاید گەرە کوێ زندگیە بۆ خۆی لەزەتی دیاوە زای بەحسەکەوا لەکوێ بەحسەکەوا لەسەری ئێوە شکۆی دەسەڵات ناناسن حەڵی بوو گەوات تۆ نەکەوتیتە بەرە مردمە هەولێر بچیت ئەسکەندەرونیان بۆ بگری بێژی ئالەگرا بازرگانی کەن نەکەوتیتە بەریان نا تا خەڵکی هەولێر بێژی ئەوە قارەمانە بێژی ئەوە دەسەڵاتی گرت و دای بەدەستی گشتمانی کرد بە ساحیبی دەسەڵات گشتمانی کرد بە ساحیبی کەرامەت قدرەتمان هەست تەواو ناوچۆ لە دنیا حەقی خۆی سینۆشیدیانی بێ فەرماندەی گەورە بووگە بۆ نسمان پێدا نا ئێوە جنسە دەسەڵاتیش ناناسن ئێوە دەسەڵات فقط لە پول و جنایەت ناناسن پول بۆیە ناپل ئەوتان تیا دەرنایێت بۆیە ولادیمیر ئیلیچ لێنینتان تیا دەرنایێت بۆیە سەڵاح الدین لە ئێوە دەرنایە بەچکە تەجاوز پێکریاک کە دەسەڵاتی بۆ شکۆی دەسەڵات گەرەکوێ بۆ سەروەری بۆ ئەوەی کە ناوی لە دنیا بچێ وەکو پیاک سەیریکەن وەلێ تۆ ئفتخارەکەی وە ماستاوچیە ترامپ بدناسن وەلێ ئێمە سەی وەکو تۆ و ترامپ بە پێڵاوەکەمان هەساو ناکەین بە پیاکیشی نازانین بۆ حیج ملەتێکی تریش لەم دنیا لە بابەتی گەردەنکەشی و حەساوی حیج ناکەین کورە پۆفیوز تۆ نۆکەری خۆت ئەفرۆشی تۆ بە مردمە ئێمە جەبێ کەسی وێم تۆم کردن بە کەس نە بە کەس شیای نە بە نیمە کەس تۆ ڕەحبەرە مردمە کوردی تۆ جندەی کوردی تۆ قەحبەی کوردی گەوادە کوڕە گەواد کوا تۆ شکۆت هەست با لەو مەیدانە شەڕە بە ملیۆن ڕۆڵەی کورد بمرێ چەندێ تا ئێستا لێمان کوژیاگە بەدەسە ئێوەوە 1 ملیۆن 2 ملیۆن دەی کوا سەرزەمینی کوردەوارمان هاتۆ دا بزانە ڕۆڵەی خۆی بێت یا ئەم خاوەرمیانە جێگەی زیستە ئینسانە کوردیە یا کەس ناتوانێت یا بژیت حەج گەوادێکی غەربیش ناتوانێت قاچی تێبخا تۆ ئیستا پوڵە نەماگە داواکەی لە خەڵکی کوردستان سەختی بکێشێ بۆچی ئەشی سەختی بکێشێ پۆفیوز بۆ ئەشێ بکێشێ ئەی بۆ تۆ سەری دۆلارەکانە خاڵی ناکەیتە گیرفانی مردم خۆ تۆ نایژی بێ بڕۆین تاران بگرین خەڵکی سەختی بکێشن ئەکەوینە گەمارۆ و پەلامارمان ئەدەن و ئامادەی مردن بوون و گشتتان ئەسڵحە بگرنە دەست و ئەوەی ئەتوانێت چەک بگرێتە دەست و بیگرێتە دەست یا سەروەریە خۆمان هەتایە بەم تاریخە دروست ئەەکەین یا گشتمان دەبێ نەچین ئەمە ژیان نییە حیزی بەسەیتر تا خەڵکەکە بێژی ڕازەکە ڕابەر قارەمانە سەربازی قارەمانی گەرەکە باشە حیز و ڕسووە تۆ خۆت حتا تاڵان هەست خەریکی ئەیکەی وایتە ناوی ناز و نعمەتە لە کۆشکی خۆت پاڵەداگە و خەڵکی ئێژی برسێتی بکێشن پول نەما نەکورە جندەی بەغا ئەم سروەتە تەولید بووگە گیرفانە کێچووگە ئەم کوردستانە پولیتیانێت تۆ چۆن بازرگانی دیاکەی ئەم خەیر و سوود و بەرەکەت و کارە لە کوردستاناکرێ ڕواتی گیرفانی کێ ئاوڵاتیانی خۆشەویستمان دەزانن کە ڕاستکردنەوەی ئەم هەموو چەوتیە و دامەزراندنی بنەمای ئابوووریەکی سەقامگیر کاتی زیاتر و هاوکاری هەمووی 2 قەڕنی ئەوێ گەواد باوک ڕاستەکەی ئەم گشتە چەوتیە باوکە من کردی تۆ نەتکرد
باوکە بێشەرەفەکەت نەیکرد ئامۆزاگە گەوادەکەت نەیکرد بنەماڵەی بێشەرەفە یەکێتی نایان کرد نه مردمە بوون ئەم مردمە نادروسە بوون ئێوە نەبوون خواڵی ناگرێ دەیکەی دروست ئەوێتەوە 200 ساڵی تر بنەمای ئابووری دروست ئەوێتەوە لە تایەفۆلحیە لێژی بۆ خەڵکی دەرمانەکەی لایەکی پێویستە وەک ئاگادارن لە چەند ڕۆژی ڕابردوودا سەرپەرشتی کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزیرانمان کرد و پلانی ڕوبەڕووبوونەوەی قەیرانی داراییمان پەسەند کرد هەروەها چەندین بڕیاری گرنگمان لەبارەی جێبەجێکردنی یاسای چاکسازی دەرکرد کە ئێمە هەر لە سەرەتای دەست بەکاربوونمان جەختمان لەسەر گرنگی ئەنجامدانی پرۆسەی چاکسازی کردوێتەوە کە بەشێکی گرنگی کارنامەی کابینەی نۆیەمە ئێمە سوورین لەسەر بەردەوامبوون لە ئەنجامدان کورە بابە منەوە بیرم بێت تو چاکسازی ئەەکەیت و جەخت ئەەکەی لەسەر چاکسازی بابە گەوادەکەیشە دانیشتەگە نێچیرە ئامۆزای گەوادیشی سەرۆکە حکوومەتە تەواوی ورد و درسەکانی دەوروبەری قمە ساحەوە کۆمپانین و ئەم کوردەواریانە ڕاماڵی ئێوە خەریکی جندەسازی و جندە سادرکردن و جندەواردکردنن ئێوە خەریکی کوشتنە مەردەمە کوردن چاکسازی بە چی ئەەکەی چی چاک ئەەکەی تۆ کوێی خراوە کە چاکی ئەەکەی تۆ ئیرادەکەی وا لەکوێ کاورای پۆپولیستە پۆفیوز ئیرادەکەی وا لەکوێ بە نسبەتە کێ چاکیەکەی تۆ هەولێر سلێمانی ئومەتە کوردی بە نسبەتە کوێ چاکیەکەی تۆ قەرزارە کێ ئێستا تۆ ئێستا لەسەر ناوە کێ لەسەر ڕەشپاڵەداگەسە و پۆفیوزی گەوا باوک لەسەر ناوە ئومەتە کوردی وانیە بە حسابە ئێمە لەوێ پاڵت داگەسە وانیە تۆ چۆن فکرەکە ئەم مردمە حساو لێ ناکێشێتەوە چۆن فکرەکەی تۆ هاتی ئەم مردمتە نابود کرد داهاتووی و نابود کرد وێرانە کرد کورە گەواد من وتم ئینسانە متەمەدەن ئەوەسە وا بیر لە ئایەندا ئەکاتەوە تۆ چۆن بیرە نەکردۆ لەوەی کە دەست خەیتە بینە قاقای دەوڵەتە ئێرانی و تورکی و ئەوە خاکی کوردستان بوو بیهێنیتەوە چۆن نەدوت ئەمانە کۆرپۆریشنن کۆمپانین مشتی کۆرپۆریشنە جوولەکەن بەسەر خاکی ئەم مردمەوە دانریاگن چی ترەگەرە کە شەڕ دنیا بکەی شەڕ ئیرادە ئەیکا ئیرادە ڕۆڵەکانە فەلوجە دوا لە بیرا لەعلی پلاسیکیان لە پیا بوو بە بیکەیسیەک و ئەچووە بەر تانکە ئەم یەکە ئەمریکای ئەوێسیا وا لە بیردا وا 2000 تەوتە ئەتان کرد بۆیان ئێوە کردتان دانی چاکسازی و ڕێگریکردن لە بەهەدەردانی سامانی گشتی بێگومان ڕێگریکردن لە بەهەدەردانی سامانی گشتی پۆفیوز ئەم مردمی کوردستانە گشتی سامانی گشتی بوو مەنابع ئینسانی بوو سەروەت بوو واتۆ کردنتە حیزب دەز واتۆ کردنتە برسی واتۆ کردنتە ئاوارە واتۆ کردنتە خەسیاگە ئێرانی و خەسیاگە تورکی و خەسیاگە عێراقی تۆ کردنە پۆفیوز ئێستا ڕۆی باسە نەوتەکەی نەوت تۆ مردمە لە کەرامەت و لە کارکردن و لە قارەمانیەتی و لە بوێری و لە تەڵاش و لە عیبادەت و لە گەورەی و لە شکۆ خست مردم نازانێ شکۆ چییە نازانێ بۆیە فکرەکان مۆنیکایە سواربی و شکۆی هەزووە نەوشە فرە شکۆ دارترە نێ لە مەردانگی و قارەمانەتیا بێبالە دەبێت و بێژە کورە پۆفیوز تۆ لەکوێ هاتگی تۆ تۆخمت کێی نه هەدار چوو چۆن هەدار چوو کێ هەدەریدا کێ بە مەلایەن ئینسانە کوردی نابود کرد ئاوارەی کرد
ئاو گەنجەیەم سەرزەمینە ئێمە پەلامارە بەحرە ئەژەدا قرش ئەیخوا تێتە ئەم بریتانیا سی و جەرگەکانی لە کارواشێکانە دەست ئەدا سەروەت و سامان ئەم مردمە نەبوو کامەسە سەروەت و سامانی ئەم مردمە ئەو ئینسانە کوردیەوە تف لە ماهیەت و هۆڤیەتی خۆیەکە لەبەر تۆ بنەماڵەی تۆ حکوومەتە حەلیمە تۆ لە جێبەجێکردنی چاکسازیدا بەرژەوەندی خەڵکانێک کە سەرپێچی و گەندەڵیان کردووە دەکەوێتە مەترسیەوە لە جێبەجێکردنی چاکۆکی بەرژەوەندی عیدەیە کە گەندەڵیان کردووە دەکەوێتە مەترسیەوە یەکێکیان باوکە گەوات یەکێکتان خۆتە گەواتی یەکێکیان نەماڵی گەوادە تاڵەبانیە یەکێکیان نیەچی لە ئامۆزای پۆفیوزدە تەبیعەتە خۆی ئەمە زیمان نەکردە خۆی ئێمە نەبووجین خۆی ئێمە ڕێ نەکەوتین تەکە دەوڵەتە ئێرانی و یاوڵەتە متحدەی ئەمریکا خۆی ئێمە عێراقمان دروست نەکرد گەسۆ خۆی ئێمە نەهاتکین دەمە قوپان بێنی و تحت ناو ملەتە کورد قسە بکەین و خۆمان کەین بە ڕەهبەر ملەتە کورد و لێرەش بێژین ساحێوە هەولێرین فەقەت تۆ قەڵە دەکەی بە باوە گەوا دەکەت ئیژی ڕەهبەرە ملیە کورد خەیری بێجاکەی بە ناو ئێمە ناوێەوەی تۆ خەیری قەڵەتەکەی خۆ دەخەیتە حساوە ئێمە بێ بچۆ بەناوە بنەماڵەی گەوادە بە ئارزانی بێژە کۆمپانیم دانیاگە بخۆم هەنە ئێمەس ئەمە مەڵک کە ئەژدادیە ئێمەس ئەمە هەولێرە پاڵمانداگەسۆ گشتی ڕعیەتە ئێمەن بزانە کەسێک کاری پێتەوەس وتر یا خەڵکە هەولێر هەڵەسێ ئەم بێشەرەفیە لە تۆ قبوڵ ناکات تۆ تیکە تیکەکە یا بەمە چ ئەوجار ئەمە هێزە ملیمان دروست کرد چوار دەرە بەگەت تێ هەڵدریا بە خائینی وەکو تۆش ئەدەین لە سێدارە تۆ مەگە بەناو مەردەمە کورد و قسە ناکەی تۆ مەگە لەو حەلیمە کوردستانە پێت ناژن تۆ حیزبی کوردی کوردایەتی ئەەکەی کوردایەتی گەوا باوک تۆ کوردایەتی ئەەکەی تۆ بەنەری تۆ کوردی لە هەر بۆرهەیەکشم تاریخ دەسە کاورایەکی کورد کەوتاییدە تیکە تیکەتیە کرد جندە هەوڵی پەرخستنی دەدەن و ئاستەنگی بۆ دروست دەکەن بەڵام چاکسازی داواکاری زۆرینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و منیش لە بەرەی هاوڵاتیان دەمێنمەوە و بە پاڵپشتی هاوڵاتیانە خۆشەویست چاکسازی بەرەی مردمە توش وایتەکەی مردمە دێ پۆفیوز هەر لەو تریبوونە فو کردایە پێیا بوو تای خەڵکی سلێمانی خەڵکی دهۆک خەڵکی هەولێر ئەم گەوادانە ئامۆزا گەوا دەکەم باوکە بێشەرەفەکەم پورزاکانم میمزاکانم قەوم و کەسوکارم ڕەفیق حیزبیەکانم مشتێک گەوادن ئێوەیان ڕاماڵی بێنە سەر شقام و تحت حمایەتە من بەن لە ئەسڵحەکانتان بێنە دەرەوە کوە وایتە بەرەی خەڵکی بۆ دەهێژی بە خەڵکی بێنە دەرەوە چه ئاستەنگێکیان لەبەر پێی تۆ دروست کردە تێرۆرۆ ئەکەن تێرۆرۆ کێ تێرۆرۆکە کامە ئاستەنگیان لەبەر پێمان دروست کردەوە تۆ داوا بکە لە خەڵکی هەولێر بزانە خەڵکی هەولێر تێتە دەریان هەیەتە دەر داوا بکە لە خەڵکی سلێمانی بزانە خەڵکی سلێمانی تێتە دەریان هەیەتە دەر بێژە خەڵکی نەم حکوومەتە گەندەڵ و گەوا و بێشەرەفە ئەمەسە بەریان گرتکە یاڵا قیام کرد ئەو منیش ڕەهبەریەتی قیامەیە واگرمە بەرەوە مە تۆ ناژی وایتە بەرەی مردمە پۆفیوز دەی بۆ لایکەی لە چاکسازی بەردەوام دەبین و هەرگیز لی پاشگەس نابینەوە بێگومان دەبێت چاکسازیش گشتگیر و سەرتاسەری بێت و هەمومان بگرێتەوە و نابێ هیچ کەس یعنی ئێستا خۆت خەلعەکەی چاکسازی کە تۆیش ئەگرێت و خۆت خەلعەکەی ئامۆزاگە نادرووسەکە چی ئەویش خەلعەکەی باوکە بێ شەرەفەکە چی ئەویش خەلعەکەی تۆ سێری ئەم تۆ ڕەهاتەمەتی وەیژێتی چاکسازی ئەمە یانە ئێمە حەقیقەتی مطلقینە تەکان ناخۆین لاوە چی بکەین و دزیش وا لە ناوی دەستگاکەمانە و کەس دەست بۆ خۆمان ناوێت و ئێمە دروستیەکەی بۆ تا تۆ قەڵەتە کرد میلەت ئەگەر میلەت وێ تەپەداتە سەرە لە سەرێ ڕەش دەرێتێت و خۆت وەزوانە خۆت هاوارەکەی چە گەواد و فاسدی مردم حەقی هەست تۆ بکوژی تۆ فکرەکەی تۆ حەقیقەتی مطلقی کەس ناتوانێت دەسەر بۆ بووە ناوێت دەسەر بۆ بووە
راستنی بەرژەوەندی تەسکی حزبی و شخصی ڕێگری لە پرۆسەی چاکسازی بکات. لێرەدا داوا لە هەموو لایەنەکان دەکەم بە گیانی هەستکردن بە بەرپرسیارەتی هاوکارمان بن و یەکڕێزی ناوخۆی بپارێزن و یارمەتیدەری حکوومەتی هەرێمی کوردستان بن لە ڕێکخست. ئاخر کاورای نادرووسە پۆفیوز ئەو لایەنانە تۆ ئەگەر بە لایەنیان ئەزانی بە تەعریفە سیاسی یعنی ئەمانە دەرسەدێ لە خەڵکی مردم و پشتیوانی و دەنگی خەڵکیان واتەکە وانە بۆیە تۆ ماستاویان بۆکەی وانە تۆ کەی هاتی لە دەرە سەداقەت و ئینقلابی گەری و مەردانگی و کوردیەت و هاتیتە دەرەوە ئومەتە کوردی مەشروعیەتی بە تۆ نەداوە لە پشتە تۆ نەبێسیە کەی تو هاتیم کارە بکەین ئیتر بۆچی ئەڕۆی بە دەوری یەکگرت و ئاحڵەخیت و بۆچی گەرەکتە بڕۆی تەکە یەکێتیان بسازیت بۆچی گەرەکتەم کارە بکەیت چون تۆ لە یەکێتی خادمتر نیەی لە یەکێتی خائینتری بۆیە کەوتگنە باڵانسە گەندەڵی چون ئێوە پیاەکتانتیان نییە بێتە دەرەوە و بێژێ خەڵکی کوردەوار ئەمەی واینتیا حکوومەتە خیانەتە بە ئینسانە کوردی و سەرزەمینە کوردەوار یان ڕاپەڕن قیام کرد گشتیشیان ئەسڵحەتان نەسقۆیانکەنەوە یەک نەفەرتانەوە قسەی نەکرد و نایکا مەگەرن خەڵکە هەرە و خەڵکە نییە تۆ چون تحتە ناوە کوردیەت و سداقەت و ئیمان و شەهامەت و سەعادەتە مردم ناتوانانی ئەم مردمە بێریتە پشتەخوات تۆ ناتوانانی ئەم مردمە بێریتە پشتەخوات چون ناتوانانی ئەم مردمە قانع بکەی تۆ ئینسانێکی سادقی ڕاستگووی قارەمانی کوردپەروەری شۆڕشگێڕیت تۆ کاورایە دز و جەردە و پوفیوزی وامانەوەت بە حکم دەستگاهای استخباراتە منتەقەس تۆیان دانیاگە تا ئومەتە کوردی لەبین بوویت و سەرزەمین و کوردستان کوردەوار لەبین بووی بۆیە تۆ لەوێ دانیشتبی ئاستی خزمەتگوزاریەکان لە هەرێمی کوردستان هەروەها بە تایبەتی داوا لە نوێنەرانی هەرێمی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکەم بەرژەوەندی تەسکی شەخسی و ململانەی حزبەتی بەلاوە بنێن و هاو هەڵوێست بن لە داکۆکیکردن لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان. دۆخی سەختی دارایی هەرێم بەرەنجامی چەندین هۆکاری سیاسی و مێژوویە. ئەمە جیا لە بڕینی بەشە بودجەی هەرێم لەلایەن حکوومەتی عێراق و قەیرانی دارایی جیهانی بەڵام ئەم دۆخە سەختە ناوێ بکرێتە کەرەستەی ململانەی سیاسی و یەکترشکاندن و پەرتەوازەکردن و دابڕاندنی ناوچەکانی هەرێم لە یەکتر لە ژێرناوی جۆرە و جۆر. ئەم قسەیە کازانی ئێنە چی؟ ژێ ئەم دۆخە کە ئیسە بە سەرمان هاتگە فقط ئەوە نییە کە بەغا بوو چێ بڕیگە ئیتر ئێوەی شلوقی مەکە مەزوری یەکێتی و کەسانی ترە مەیخەنەوە دەی کەسێکی تر دەرەنجامی هەندی شتی جوانیە یەکێکیان کۆرۆناس ئەمە گەرەکی چی بێژێ گەرەکی بێژێ ئەم بوجە کە ئەمانە بەحسیەکەن هیچێ نییە لە سەرچاوی ئابووریەم حەلیمە کوردستانە تەوەجۆ ئەکەن بۆیە کۆرۆنا تحتی تەئسیری دانیاگە ئۆکەی باشە کۆرۆنا ئەوە 6 مانگەداگیە لە جەهان ئێمە قبوڵەکەین بوجە مهم نییە ئەم تۆلیدە سروەتە کریاگە 17 ساڵە چی پێهاتکە کوا سندوق زەخیرەی ئەرزیتان کوا و عەرەبانەی وا ئێوە بە عەگال بەسەر و وەحشی و نادرووسیان نەزان بچوو عەرەبستانە سعودی خەریکە سەهامەتەوە دنیاسێنیت بەچی بە پوڵە سندوق زەخیرەی ئەرزیان کوا سندوق زەخیرەی ئەرزیت کوا بزانم تۆ چەندێک قودرەتە ماڵی و ژێرخانە ئابووری و بەشە گەورەی بازرگانی و تۆلیدی دانیاگە بۆ مردمە کوا ئێستا کۆرۆنا تحتە تەئسیرتی قەراردانیاگە هەر ئەوە نییە کە بوجەمان پێی نادەن ئەی چییە سەرچاوەکانی تری داهاتەیەوە کامەسە بۆ ڕووی ناکەی چەندێکە چیتان پێکرد 1 تریلیۆن دۆلار سروەتتان چی پێکرد بوجەی 100 ساڵە ڕابردووی تەواو ئافریقاس چیتان پێکرد بۆ 2 ئوستان 3 ئوستان چیتان کرد بەس 1 تریلیۆن دۆلار 1000 ملیارد دۆلارتان چی پێکرد
لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمدا بەڕاشکاوی ئاماژە بەوە دراوە کە حکوومەتی هەرێمی کوردستان کار دەکات بۆ چەسپاندنی لا مەرکەزیەتی ئیداری پارێزگاکان کە گونجاوبێت لەگەڵ سیستەمی یاسایی و کارگەری هەرێمی کوردستان. هەروەها ئەرک و بەرپرسیارەتی بە پێی یاسا و لەژێر چاودێری سەرۆکایەتی حکوومەت دابەش دەکرێت بۆ ئەوەی ڕێگیری بکرێت لە ئەنجامدانی گەندەڵی و خراپ بەکارهێنانی دەسەڵاتی ئیداری و سەرهەڵدانی فرەچەشنی دەسەڵات لە دەرەوەی دەم و دەستگاکانی هەرێم. بۆیە ئێمە لەگەڵ سەرهەڵدانی فرەچەشنی دەسەڵات لە دەرەوەی دام و دەستگاکان هەرێم یعنی چۆنەوە اتفاقەکەوێ چۆنەوە اتفاقەکەوێ ئەو بوروکراسی حیزبێت و دادنیاگە چۆنە کاورا چۆن نەتوانێت دەسی بە پۆستێ بگا لە چه ڕێگەیەکەوە هەڵەبژێرێ لە کامە مەسیرەوە ورود دەکا چۆن ئەگەر حیزبی نەوێ ئەندامە حیزب نەبێ ئەتوانێت بسوولەتە مستەقل سەرچاوەکانی لەکوێ دێرێ بەچی ئەتوانێت خۆی تەئمین بکات و شایستگی خۆی بۆ حرازە پۆستێ دابنێت چۆن ئێشێ لە ناوی دوو قوتبیکردنی ئەم حەلیمی کوردستانە کاورا سابتی بکات بە لاهور شێخ جەنگی پیاگە تۆ نییە کاورای هەولێری سابتی بکات کە پیاگە لاهور شێخ جەنگی نییە چۆن ئەم اتفاقەکەوێ کاورەتی هەڵبوویە بە دروزن مرکزیەتی کارگەڕین بە مەرجێک لە چوارچێوەی پاراستنی قەوارەی هەرێمدا بێت. ئێمە هەموو توانەکانمان چڕ کردوێتەوە بۆ داوینکردنی بژێوی ژیانی هاوڵاتیان. ئەگەر لە چوارچێوەی قەبارەکانی هەرێم نەوێت چ قەڵەتێگەکەی چه قەڵەتێگەکەی چیت دەدەستێ مەگەر تۆ هەر ئەوە نەوێیت وتت 16 ئۆکتۆبر لاهور و پاوەڵ کردیان خۆت بەر لە گشتێ دەرچوویە کەرکووک مەگە تۆ هەرەوە نییە چه قەڵەتێگەکەی ئەگەر ئەمە نەوێ ڕۆی بەغاگری ڕۆی سلێمانیەگری چی ئەەکەی موچەی فەرمانبەران لە نۆمانگی دەست بە کاربوونی کابینەی نوێمیشدا 8 مانگ موچەی هاوڵاتیان دراوە و تەنیا موچەی مانگێک دووەکەوتووە. چەندین بڕیاریشمان دەرکردووە بۆ سوودکردنی بار و گوزەرانی خەڵکی کەم دەرامەت و ئەوانەی بەهۆی ڕێکارەکانی خۆپارێزی زیانمەند بوون. بەڵام بێگومان دەبێت خۆمان لەگەڵ هەر دۆخێکی نەخوازراودا کە دێتە پێش بگونجێنین. بەپێی داهات و توانا و دارایەکانی هەرێم پلانمان بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغەدانەوە و بودجە و خەرجی دام و دەستگاکانی هەرێم و موچەخۆران ڕێک دەخەینەوە و ڕەچاوی یاسای چاکسازی پەیوەست بەم بوارە دەکەین. هاوڵاتیانی خۆشەویست، لە گوتاری دەست بەکاربوونم لە پەرلەمانی کوردستان ئاماژەم بەوەدا کە حکوومەتی هەرێمی کوردستان چەندین ملیارد دۆلار قەرزارە کە بڕی 27 ملیارد دۆلارە. بەشێکی زۆری ئەو قەرزانەش لە ئەستۆی حکوومەتی فیدراڵە بەهۆی نەناردنی بودجەی هەرێمی کوردستان لە ئەمانە 27 ملیارد دۆلار حەلیم و کوردستان قەرزار کردگە چیتان پێ کردگە چیتان کردگە چه خەرجی کوێ کریاکە تەماتە و خەیار دانیشین حسابیکەین 20 ملیارد دۆلار تەماتە و خیار و پێداویستی و ڕۆن و شەکەر و قەن و ئەوانە چەندێک ئەکا چەند هەزار تۆنەکە ئەتوانی خۆراکی چەند ملیۆن نەفەر با بۆ چەند ساڵ دانیشین حسابیکەین مەسرور چیتان کردگە خۆ کارخانەی تۆلیدە فولادتاندا نەنیاگە دەتان یاگە بێژی خەرجمان کردگە لەو کردە خۆ ڕێگەی ئاسنتان دروست نەکردگە کردەکتانە خۆ مێترۆتان دروست نەکردگە کردەکتانە خۆ کارخانەی هەواپمەسازیتان دانەنیاگە دەتان یاگە چیتان کردگە بەم پوڵانە چۆن 27 ملیارد دۆلار قەرزارە لەلایەن حکوومەتەکانی پێشووی عێراق. هەر بۆیش بەداخەوە حکوومەتی هەرێم خاوەنی هیچ یەدەک و پاشکەوتێکی دارایی نییە کەواتە ئێمە تەنیا پشت هەی خەستە نەوی گەوات حکوومەتە هەرێم دارای هیچ پاشکەوتێکی دارایی نییە
$1 زەخیرەی عەرزی نییە. چۆن بە خۆتێژی حکوومەت کوڕی قەحبە، تۆ نە قودرەتی چاپ و پوڵت هەست، نە کۆنتڕۆڵە بازاڵوارت دەستە، تۆ هیچ قەڵەتی ناکەی. چۆن بە خۆت ئێژی حکوومەت کاورای جەردەی پوفیوز، تۆ $1 پاشەکەوتە نییە، سندوق زەخیرەی ئەرزیت نییە، تۆ ئەم تۆلیدە ناخالصە ملی کوردستانتە چی پێکردەگە؟ چیت پێکردەگە دەی؟ بەو سەرچاوەدارانە دەبەستین کە مانگانە دێتە بەردەستمان. ئەمەش وا دەکات لە هەر قەیرانێکی دارە پۆفیوز تۆ پشتت بەو سەرچاوەدارانە دەبەسی کە هەر مانگە دەگاتە دەستتان. دێژی من خاڵم بۆ یەگەرەکە چۆلەکەم بۆ بگری. تۆ لە 91 بە ناوی کورد و نێتە سەر ملەتە کورد، نێتە ئەو بەشەی حەلیمە کوردستان. گەوات باوک تۆ 29 ساڵ مەهاتی محەممەد بە 14 ساڵ مالەزی کردە مالەزی، تۆ 29 ساڵە ئیستەیژە وەیتە ژنە قەحبە وعدە بە وعدە لە کاتی لەنگ هەڵکردنا پوڵەسێنی. دوای 29 ساڵ کورە دێخۆ کراواتەکەتان چاوە دنیای دەرهاوردگە ئەجلاسە داوستان و پسپۆڕ های دەوروبەرە قنتان و دانشگای ئامریکاییتان و سەر بەرنارد لڤیتان و تینگ تانکەکانتان. تۆ چۆن $1 پاشەکەوتە نییە؟ تۆ چیەکەی لەوێ؟ چه کارەی تۆ لەوێ؟ حکوومەت نێسی، چون حکوومەتی مەوجود نییە. زان $ەکان وا لەکوێ؟ $ەکان وا لە ناوی کۆمپانیەکانیان، کۆرپەرەیشنەکانیان. ئەمە وتمانەمانە بەچێ کۆرپەرەیشنەکانە منتەقەن وا لە ئەوێ، سروەتەکە وا لە ئەوێ. هەنە کێس کارتە تایبەت، کارتە تایبەت هەنە کێس نێمکە وا دانەسە. ڕوبەڕووی کێشە ببینەوە. ئەم ڕاستیەش زۆربەی خەڵکی شارەزەلی ئێستا تەوەجۆتان کرد بۆ بەغا مهمە بۆ ئەمان. بۆ مهمە لەبەر ئەوەی تحتی ناوی بەغا وەکو ژنێک دڵی ها بە جندەیوە، جندەیەکە خاتە ملە براکەی و شووەکەی و باوکی، ئەمانیش دزیەکە و ڕاماڵینەکە و قەوارە بچووکیەکە و گەوادیەکە و سکسپەرستیەکە بخەنە ئەوەدەی کێ بەغا. لاوە ئەوان پوڵمان بۆ ناهێرن بۆیە پوڵ نییە و چی پێهادەم پوڵە چی پێهات کێ بردی چۆن مریا نەوت چی بکەین و دەسی بێ دەسڵاتمان و ئەمانە بۆیە نەقشە جندەیان پێ خۆشە. نەقشە جندەیەکە بۆ خۆیان منفعاتی واتیە، بۆ مەردەمە کورد چی واتیە؟ نابوودی ئینسانە کوردی واتیە، سەرزەمینە کوردەواری واتیە. تەوەجۆتان کرد هیچ ئەبایەکی نییە بێژە دوای 29 ساڵ $1 نییە. یەک سیستەم، یەک دەستگای حکوومەتیمان دەمێت بەخۆ ئێژە حکوومەتە حەریم. حکوومەتەکەش یعنی چی؟ مشتی پۆفیوزی تحتی لای پێشمەرگە دروست کردەگە کاریان تەبدانە لەسەر خەڵکی سلێمانی و دهۆک دەمیان دەرنێ بەرامبەر بمانە. سەگە ئەمانەنە، پێشمەرگە سەگە ئەمانەنە. بە بڕوای من نە کوڕە فەقیر و هەژارن نە باخانەوادەن. ئەگەر باخانەوادە و باکرامەت وایەنا لە سەفەر ئومەتە کوردیا بوون، هێزە ئومەتە کوردیا بوون. نە کەرامەتیان هەست، نە شەخسیەتیان هەست، نە وجودیان هەست. فکر ناکەم کوڕە فەقیر و هەژارن پێش دەرکە. نا لەسەر مەسعودە بارزانی حازرە 18 دەفە خۆی بچەقێنێتە چاڵە زێراوە. خۆ نە کەرامەتی هەست، نە شەرەفی هەست، بۆ 1 ملیۆن دینار ئەژدا و ئابادی هەسووتێنێت وەی فرۆشێت. بۆیە تۆ هێزە مستەقل ملی و نیروی واقعیە ئینسان کوردیتان نییە لەو کوردەوارە. 1 دەفە نەدی کەسێ پەلاماری ئەسلحەیە بووە فیشەکی با لە ناو تاپڵی سەریەمانە. ئەوەی وا دای لە ئیسحاق ڕابین کوشتی، ڕۆڵەیەکی یەهودی بوو، دای لێی کوشتی. وتی تۆ قەڵەت کرد چووی معامڵاکەی تەکە فەتح. ئەوەی وا دای لە ڕەهبەرە ئیرلەندە جنوبی وا ئیرلەندە شمالیدا
ڕۆڵەی ئایریش بوو لە ناوە کافی شاکەکە یاک فیشێکی نیا بە تەپڵە سەریوە کوردی دانێ لە ناوە ئێوە هەڵسیا بە ناوە پێشمەرگە یەک فیشەک نیە بە تەپڵە سەریەکی لەمانەوە دوێکە لە فەزای مەجازی دانێ تێ هەڵدریاگی بە ناوی سەرهەنگی یەکێتی ڕووکردگەیژە من نەقیبم خۆمە سووتێنم بەمبەری جەژنە لە بەردەرکی سەرا ئەی ناوەسکە وەڕێ پۆفیوز نەقیب سەرهەنگ بەڵێ نا 20 نەفەر ژێردەسە هەڵگرت داتە ملی سەریان گشتیانە کوشت وتە ئەگرا حکوومەتە ئینسانە کوردیە ئەڕۆم لە بەردەر کە سەرا خۆمە سووتێنم حاچی زێرا بە دنیازە قەبرەکەت بڕۆک و سەگ خۆ بتۆپێنە خوێڕی بێ ئێرادە گادارن و شتێکی شاراوە نییە کەچی بەداخەوە زۆر جار ئەو ڕاستیانە و هەموو پرسە سیاسی و نیشتیمانیەکان پشتگوێ دەخرێن و تەنیا باسی موچە دەکرێت لە کاتێکدا هەموو پرسە سیاسی و نیشتیمانیەکان پشتگوێ دەخرێن ئەوە من حەجکیانیان پشتگوێ نەخست مەسرور تەواو پرسە سیاسی و نیشتیمانیە سەرزەمینە کوردەوارم بەحس کردە مانە ئەوەڵ ئێوەن سەرزەمینی و نیشتیمانی گشتی بوو کەسە موچە تۆ خوات گەرەکتە گشتی بکەیتە موچە تۆ گەرەکتە بێژی تەواو بوجێ ئەم مردمە و سروەتە مردمە موچەیەکە کە بەغای هەنیرێ تۆ وەلێ ما بەقێ دزی و تاڵانێکە لە سروەتە ئەم مردمە کریاگە و ئەم تەخریبەکە لەم مردمە کریاگە تۆ حەسابی ناکەی موچە تۆ گەرەکتە ئادرسە موچە بێ اتفاقا وشمان دەزانین سەرچاوەکانی موچە چین بۆ ئاگاداری ئێوەی بەڕێز هەمووشمان دەزانین سەرچاوەکانە موچە چین کامەسە سەرچاوەکانە موچە سەرچاوەکان یعنی چەندین دانە سەرچاوە کامەنە دێتۆ ئێژی یەک سەرچاوەست بەغا بوجە ئەهەنێری ئێمە موچە ئەدەین دەیتر من بۆ قارەمانێتی تۆز قارەمانێتی بەغاست ئیتر ئەو مردمە بۆچی ئێشێ نانخۆری تۆی خۆ نانخۆری تۆ نییە ئەگەوە نانخۆریە نانخۆرە بەغاست ئیتر ئەم افتخارە بۆ نەسیبە تۆ بۆگە تۆ جاکەشە ئەعزەمی خانم ڕئیسی کاتێک داهاتی ماگانەی فرۆشتنی نەفت 700 میلیۆن دلار بوو لەم بڕە داهاتە زیاتر لە 400 میلیۆن دلاری بۆ تێچووی تو ئەم گەوات باوکەوا قسەکە بۆ مردمی کوردستانێژی مردمی کوردستانە مشتێ ئینسانە وەحشیە دەورانە دەقیانوسنها ئەو وەختە باسە ئابووریە سەرزەمینێکەکە بەحسی نەفتەکە هەروە تەنیایی بەحسی کار و مەحسوڵات و سەروەتە ئیجتیماعی و بازاڕە کوردستان و بەحسی هیچکام لەمانە ناکە خۆ ناژێ اقتصاد چیە گویا اقتصاد ئەمەسە خەڵکی لە ماڵە گشتی پاڵی داگەسە و ئەم موچەی بەغا تێرێ بڵاوی ئەکاتەوە ئەی ئەم گشتە بازرگانی و تجارەت و خەڵک لە ئوروپا پوڵە هەنێرێتەوە مردم لە داخل بازرگانیەکە کەشاوەرزیەکە کووە ئەمانە سەرچاوی دارایی نییان ئەخ بابەجان تۆ لەکوێ دنیا دیکتە کاورا هەر تەواوە هیمەتی بەوە بەست بێتەوە بابا ئەمانە تەواو مردمە کوردستان و ئەحمەقە زانن دەرهێنانی نەوت و گۆستنەوەی و دانەوەی قەرزەکان خەرج کراوە و ئەوەی بۆ خەزینەی حکوومەت گەڕەوەتەوە تەنیا 300 میلیۆن دلار بوو هەروەها تەنیا 383 میلیۆن دلاریش وەک بەشە بودجەیەک لە بەغدا دەهات بەڵام ئەو پارەیە بەشی موچەخۆرانی هەرێمی نەدەکرد و ناچار ڕێژەیەکی بەرچاوی داهاتی ناوخۆش وەک تەواوکەری پێویستی موچە خەرج کراوە وێڕای ئەمەش ئەمە ئێژێت ئەمانە ڕۆژێ 700 میلیۆن دلار ببەخشە مانگی 700 میلیۆن دلار موچەدەن 700 میلیۆن دلار موچەدەن مانگی ئەوە تەوەجۆکەن لەم ڕقەمە
ملیۆن دلار مانگی ئەمانە موشاهدە. خەرجی پێویست بۆ بەڕێوەبردن و خزمەتگوزاریەکان لە داهاتی ناوخۆدا بینکراوە. اینجاش مانگانە 60 ملیۆن دلار کورتێنان هەبووە. ئێستاش نرخی نەوت زۆر دابەزیوە. بۆ نمونە لە مانگی ڕابردوودا کۆی داهاتی فرۆشتنی نەوت کە بۆ خەزینەی حکوومەت گەڕاوەتەوە تەنیا 30 ملیۆن دلار بووە. داهاتی ناوخۆش نزیکەی 60 ملیۆن دلار بووە و ئەو بەشە بودجەی لە بەغداش دێت دواکەوت. بێگومان ئەم دۆخە سەختەدارەیە نەک هەر هەرێمی کوردستان بەڵکو هەموو جیهانی گرتوتەوە و تەنانەت هەندێک وڵات تیشی تووشی داڕمانی دارایی کردووە. ئاشکرایە لە خەرجکردنی داهاتی هەرێمی کوردستاندا نادادپەروەریەکی زۆر و بێپلانی هەبووە. 80% داهاتی هەرێمی کوردستان بۆ مۆچەخۆران تەرخان کراوە. مۆچەخۆرانیش 20% دانیشتوانی هەرێم. 80% داهاتی هەرێم بۆ موچەخۆران تەرخان کراوە. موچەخۆرانیش 20% حکوومەتی هەرێمن. ئێوە هەشتاکەی بەجێری. ئەی تۆ چ کارە بوویی؟ تۆ لەکوێی ئەم دنیا دیکتە بەر ئەساسە ئەم دۆڕەتانە وەختی تی قسە بکە فقط بەحس نەوت بکە. ئەی شاخصەکانی تر اقتصادیتان کووە؟ کێ لەم جامعە خەریکی چیەکە؟ ئەم سروەتە تەوری دەبێت چه شکلیە؟ مؤسسات حکوومەتی یعنی چی ئەکەن ئێوە لەوێ؟ بابا ئەمانە مردمە کوردیان فرە بێ ئەحمەقە. تێ حساوە 2 تا 4 بەرمیلە نەوتی بۆ ئەکا. ما 700 ملیۆن دلارمان فرۆشتووە، 60 ملیۆن دلارمان کەم هاوردووە. 180 ئێمە مەعاش دەدەین، لەکێژە مەعاش بدەین؟ دێتۆ خەدەماتی تۆلید ناکەم، خەدەماتە بۆ چییە؟ تۆ 180 ملیۆن مەعاش ئەدەی بۆ کێ ئەیدەی؟ خەدەمات تۆلیدکەنی تروانیە؟ تۆ حەج خەدەماتێکە نییە لە جامعەدا، لە حەدە حەج ئستانداردێکان نییە. بۆ ئەیدەی؟ تۆ دەسە ئەم قەزەم پورتەدام مردم فاسدکەی. پوڕ خودم مردم و بەدەیان بەرابەر لێ تاشی داد مردم فاسد و بێ ئێرادەکەی تا تۆ بتوانی بمینی تۆ. ڕێژەی موچەخۆران بە پێی ستانداردە باوەکان چەندین بەرابەری پێداویستەکانی هەرێمە. لە باشترین بارودۆخی داراییدا لە بودجەی هەرێم 15% بۆ خەرجیەکانی بەڕێوەبردن و خزمەتگوزاری تەرخان کراوە و تەنیا کەمتر لە 5% بودجە بۆ پەرەبێدانی وڵات دەمێنێتەوە. لەم دابەشکاریە ناتەواوەی بودجەی هەرێمدا هیچ لێکدانەوەیەک بۆ ئایندە و نەوەکانی داهاتوو نەکراوە. بێگومان ئەم وڵاتە تەنیا بە موچەدان پێش ناکەوێت، بەڵکو پێویستیمان بە ژێرخانێکی پتەوتر هەیە. ناکرێ هاوڵاتی موچەی هەبێت بەڵام ئەو کارەبای نەبێت، قوتابخانەی باشی نەبێت، نەخۆشخانەی نەبێت، ڕێگەوبانێکی باشتری نەبێت، بەگشتی کێشەی نەبوونی خزمەتگوزاریە سەرەتایەکانی هەبێت. حکومڕانی تەنیا دابەشکردنی موچە نییە. ئەمانەی کە ئەم ئێژێتی مەعیشەتی ئەوەڵیەی ئینسانە، مەعیشەتی ئەوەڵیەی ئینسانە. تۆ بەحسی کۆمەڵگایە ناکەی گەشە بکات، بە لیاقەتەکانی خۆی بگات. نا، مەعیشەتی ئەوەڵیەی ئینسان. لە تەأمینی مەعیشەتە ئەوەڵیەی ئینسان ئەمانە عاجزن. ناوەی کە نەیزانن ها، ناوەی کە ئەقلیان پێ نەگانە. کاورە چۆن توانی گەسی 1000 میلیارد دلار بزێ؟ بیتزێ حەبەنوشی کە فاسدی کە دزین خوارە من نیبی خاتە بانکەکانی. دەڕاستای بێ ئێرادەکردنە تۆ، دەڕاستای ئەحمەقکردنە تۆ، دەڕاستای جاهلکردنە تۆ، دەڕاستای فاحشەکردنە تۆ خەرجیکە. نە ئەمانە ئەزانن، مەئمورن بۆ ئەم کارانە. کۆڕە حکوومەت ئەوە نییە موچە باش بکە. منی قبوڵمە، دروستە. دای تۆ چیت کرد؟ چیت کردەگە؟ کاری ئەوەسە ئەمنیەت بۆ مردمەکەی بێرێت، تا مردمەکەی بتوانێت شکۆفا بۆیە گەشە بکات، ژیان بکات، لە ژیان لەزەت بوات، سەروەری بکات، خەلاقیەتی بێت، بەرهەم بهێنێت.
بۆ ئەمە چی گەرەکە؟ فەزای گەرەکە، دەسەڵاتی گەرەکە، قودرەتی گەرەکە، احترام و متقابڵی گەرەکە. ئەم دنیا حسەی وەکە ئەو حساب بکە بۆ دنیا. ئەمە بەچی بەدەستێت؟ بۆی کە بە زۆر خۆت تەحمیلکەی. تۆ 30 ساڵە بیر لە حەچێ نەکردەسەوە، ئیستە هەڵگەڕیاگەی تۆ ئێژی ئێمە بیرمان لە داهاتوو ناکردەگەسەوە. ئیستە بیرتان لە داهاتوو نەکردەسەوە. چرا؟ ئێوە بیرتان لە داهاتوو کردو، ئێوە بیرتان کردو ئینسانی دروست نەکەن قارەمانوێ، ڕۆڵەیە کورد دروست نەکەن کێشەدان بۆ دروستکە. ئێوە بیرتان لەوە کردو مردمە هاڕیاگێ دروستکەن، مردمێ فاسدێ دروستکەن، مردمێ پولەکێ دروستکەن، مردمێ گەڵپەرست دروستکەن، مردمێ بێ عەقڵ دروستکەن، مردمێ بەد سەواد و بێ سەواد دروستکەن و دروستان کرد. نیستەشەوە نیە ئێرادە نیە لە بەرامبەری تۆ بێوێسێ. ئەگەر ئەم کوردەوارە یەک کورد پەروەری تیاوایە تۆ نەدەتوانی و باوکت نێتوانی و ئامۆزاگەت نێتوانی و بلە ماڵی تاڵەبانی نەیەتوانی بەڕاحەتی ئەو تەمەنە بۆ لەسەرەوە ئەیان کوشتن. دیتە یەک ڕۆڵی تیا پەروەردە نەبووکە. بۆیە دەبێت هەمومان پێکەوە بە هاوڵاتی و حکوومەت و لایەنە سیاسیەکانەوە بڕیارێکی یەکلاکەرەوە بدەین بە جۆرێک کە لە دۆخێکی باش یاووریشدا بین، نابێت هەموو توانادارەکانمان بۆ مۆچە تەرخام کرێت. پێویستە بەشێکی بەرچاوی بودجە بۆ پێشخستنی خزمەتگوزاریەکان و ژێرخانی ئابووریمان بێت. هیچ حکوومەتێک ناتوانێت تەواوی هاوڵاتیانی لە سیستەمی ئیداریدا دابمەزرێنێت و موچەیان بۆ دابێ بکات، بەڵکو تەنیا بە پێشخستنی ژێرخانی ئابووریمان وە پەرد. ژێرخانی ئابووری دروست نەکردەگە براکەم، هەرچی شتەوا لە ئینحیساراتە ئێوە تۆ بۆ ناسرە ڕەزازی ئەوەی تە ئەوێ ئەیکەیتە خانەندەی ملی. تۆ ئەم ئەنتەرتە بۆ چییە لە حکوومەتە حەلیما تەبلیغ بۆ بکە؟ لەبەر ئەوەی کەرتی بازرگانی، کەرتی کوردایەتی، کەرتی قارەمانێتی، کەرتی گەوادی گشتی لە ئینحساری تۆوەست وا لە دەستی توە. تۆ مەجالە نەهێش کەسۆ کەس قسە بکە، مەجالە نەهێش کەسۆ کەس گەشە بکە، مەجالە نەهێش کەسۆ کەس خەلاقیەت لە خۆی نیشان بە، مەجالە نەهێش کەسۆ تۆ مشتێ مەجیزەبووی درۆزنە سەدحیت گەرەک بووگە وە کردگت ئەم کارتە کردگە. تۆ حیزبی دموکراتە لەوێ بردگە دادنیاگە هەر وەختێ خەڵکی هەولێر ڕاپەڕی بێ کەڵکیان لێ بگرین بەن لە خەڵکی بیکوژن، بە ناویش داڵدێ و داگن و پوڵ خەڵکیەکەیتە ناو دەمیان ئەوان پاڵ بکەون و فەساد بکەن کۆمەڵە هەروە پەکەکە هەروە. تۆ دانیاگن بۆ خاتری ئەوەی کە دەستورە پێدەریاگە دایان بینی ببێ. و تۆ ئەوێنی ئەم ئومەتە کوردیە بەس لە بەشەکەی توە 1 تریلیۆن دۆلاری لە ماوەی 7 ساڵە ڕابردوو لە توو لە تاریخا بێنەزیرەوە هەسروەتێ لە دەست دەرچووگە کە ئەیتوانی تورکیای پێ هەڵتەکێنێ، ئێرانی پێ هەڵتەکێنێ، تەواوی خاوەرمیانە بە ئیسرائیلی گەوات تۆ پێ هەڵتەکێنێ. گوە پێدان بەوە بەرهێنا دەرفەتی کاری زیاتر دەرەخسێندرێن، کەواتە دەبێت داهات و سەرمایەی وڵات لەم ئاراستە ڕاست و ڕەوایەدا خەرج بکرێت. دەبێت هەمومان پێکەوە پلانمان بۆ دەرچوون لەم سیستەمە داراییەی ئێستا هەبێت. ئەمە بڕیارێکی ئاسان نییە. ئەمە بڕیارێکی ئاسان نییە. دوای چی؟ دوای ئەوەی کە 1 تریلیۆن دۆلارتان دزی؟ دوایەوەی کە ملەتە کوردتان ئابووت کرد؟ دوایەوەی کە قەبارەی کوردبوونتان بچوو کردو؟ دوای چی؟ دوای چی هاتکێژی بندیوارانە نەما؟ غەڵت من لە ڕۆژ ئەوڵ وتمان ئەمە غەڵەت ئەمە کارە دژمنەوە کە با ئومەتە ئێمە وتمان ئەمە نامێنێ، بندیوارانە و بێوەژنانە و ئەنفالانە و ئەمانە نامێنێ، وتمان نامێنێ. جاش و جاشە مەعاشخوەر و مستەشارە مەعاشخوەر نامێنێ. دزیەکە کریاگە تا بینە قاقا ڕاماڵی لە خۆیان کردگە ئیتر جواب نهاتەوە کۆیەکەنەوە. جا بزانمەوە خەڵکە چیەکە؟ ئەو خەڵکەوان نەی ئەپرسی بێژێ ئەم مەعاشە بۆ ئەدەی بە من، بۆ ئەیدەی بە من 1000 دۆلاری ئەدا بە تۆ بەدبەخت وجودی تاڵانە کرد.
سەرزەمینتی تاڵانە کرد تۆ $1000 لە سلێمانی خوارد باجەکەی کاورایە کرماشانی دایی خانقەی نییە دایی باجەکەی دیاربەکریە دایی چون تۆ $1000 بخۆی لە سلێمانی سکوتە کرد گرتەوە پوڵتە گرت و هێشتت ئەو بمێنێ تۆ کوردایەتی لەبین بووە کوردیەت لەبین بووە سەربەستی و قارەمانێتی و ئازادی خوازی و بەها ئینسانیەکان بکوژێ ئینسانی کوردی بخەسێنێ فاسدیکە تۆ بە $1000 مەعاش هەم خۆتە نابود کرد هەم میلەتە نابود کرد هەم کوردیەتە نابود کرد ئیستاژێ نەما چیەکەی بەم ڕسوایی و بیابڕوویە ئەمانە فکرەکەن خوێنێکە شەوێکی بەسەری ئاگوزەشت قەی ناکە چۆن تۆ حساوە کتاوە 30 ساڵە ڕابردوو نادەی چۆن نایدەی لێی دەرەچی گشتی شەریک بووگن لەم تاڵانە بەڵام تۆ $1 تریلیۆن دزیگە ئەم مەردمەی گیرام $20 میلیارد بە مەعاش لە تۆ خواردبێ بندیوارانە تۆ $980 میلیارد دزیگە کلکە ڕێوی هاوردەسە دەمە ئەم مەردمە بۆیە تۆ دۆلارەکانە خەرجە کرد بۆ جەماعەتی حیزە کوردەوارەکانە بەشەتر لەبەرەوەی مەجیزە تۆ بێژن تحت ناوە نووسەر و ئەنستیتۆ کورد و قوتبەی سادقی و مجریە تەلەویزی و نی و ئەندامە حیزبی مەجیزە ئێوە و حکوومەتە حەلیمتان بێژن ئێستا هاتیێژی نەما خەڵکی سەختی بکێشن لە حەج کوێی دنیا حکوومەت مەعاش بە هەموو کەسێک نادا ئێمە ڕۆژە ئەوەڵەمانەوت بۆ نهاتی ڕۆژە وەڵبێژی وانیە بۆ چون کارە بەوە بوو مەردمەکە فاسدکەی پلانەکەوە بوو مەردم بێ ئێرادە و فاسدکەی ئیستا یاواشاش لیان ئەوەڕیتەوە وردە تەحتناوە پێشکەوتن و چاکسازی دەکەین و دەسەڵات بەسەر خەڵکیەوە بڵەو دەکەین و تۆ کینیاکتیەوێ تۆ چه کارەی لەوێ بەڵام بۆ هەرێم بڕیارێکی چارەنووسسازە لە نێوان دوو ڕێگەی پێشکەوتن و پاشکەوتندا ئەم بابەتە بۆ هەنگاونان بەرەو داهاتوویەکی گەشتر بۆ هەرێم زۆر گرنگە و نابێت ببێت بە کەرەستەی ململانێ و مزایدەی سیاسی پێشکەوتنەکە چۆنە پاشکەوتنەکە چۆنە مەسرور بە نسبەتە کێ چۆن لە چ لە حازێک و پێشکەوتن لە چه حازێک و دواکەوتن بابام کوڕەخەرانە وەختی قسەکەن نسبەت بە مردم بە مشەمش و مغۆ قسەکەن کەس نافەمێ چێژن یعنی چی پێشکەوتن لە چ بوارێک و لە بوارە اقتصادی و لە بوارە ملی و لە بوارە سەعادەت و چۆن بە چێژی پاشکەوتن لەو ڕۆژەی تۆی حیز تحت ناوە حکوومەتە حەلیم هاتی ئێمە پاشکەوتین حتا تۆ بووی ئێمە پاشەکەوی کوردیەتمان نابوود دەرەوێ شەرافەت و کەرامەتمان زیاتر لە بینەچێ کورد و ئەم گشتە درۆتەوەت نادروست خۆ حناق نییە خەفەکە کۆ ئەمەلەن تۆ ئەعلامە کردووە شکستەی 30 ساڵە خانە کوردستانە داگیرکراو لەلایەن عێراقت تۆ بەرباد دا هاتی وتر ئیفلاسی کرد تەواو سەختی بکێشن تەواو لاوەڕ لاپەڕەیەکی تر هەڵبێنەوە تەواو ئەمە ئیفلاسە سیستەمە کۆنە تەواو دزی و چەتەی و نادروسی و گەوای و قەحبەی و ئەمانە گشتی تەواو بوو لاپەڕێتر بکەینەوە سەر لەنوێ ئەو نیشتیمانیانی بەڕێز ئەم دۆخە سەختەی ئێستا کە بە پێی پێشبینی شارەزایان ڕەنگە تەماوەیەکی دیکەش بەردەوام بێت لە هەمومان دەخوازێت کە هاوکار و یارمەتی دەربین بۆ تێپەڕاندن و سوکردنی دۆخی ژیانی هاوڵاتیانی کەم دەرامەت لێرەدا دڵنیاتان دەکەمەوە کە حکوومەت هەر لە سەرەتای دروستبوونی ئەم قەیرانە پلانی دابینکردنی ئاسایشی خوراک و دەرمانی دانا
هەر بەپێی ئەو پلانە لە کۆگاکانی حکومی و کەرتی تایبەت لانێکەم تا کۆتایی ئەمساڵ پێداویستی خوراک و دەرمان دابین کراوە و کێشەی خوراک و دەرمان لە بازارەکانی هەرێمی کوردستاندا دروست نابێت. ئەمە جیا لەوەی ئاڵوگۆڕی بازرگانی بەتایبەت لە بواری خوراک و دەرمان بەردەوامە. هەر لە چوارچێوەی ئەو پلانەدا حکوومەتی هەرێم جیا لە بەشە خوراکی مانگانەی هاوڵاتیان لە ماوەیەکی نزیکدا دەست دەکات بە دابەشکردنی خوراک بەسەر خانەوادە کەم دەرامەتەکان. ئێمە لە هەرێمدا زوو دەستمان بە ڕێکارەکانی خۆپاری. ئەخە ئادەمە ناحساوی، ئەخە مەردە پوفیوز، ئەم مردمە لەژێر دەسە حکوومەتە سەدامیشە لە کاتە نەوت لە بەرامبەرە قەزا، نەوت لە بەرامبەر قەزایان پێدان. ئێستا شەر نەوت لە بەرامبەرە قەزاز. بێکەرامەتترە کردن، ئەخلاقە لێیان سەندەوە، خەسڵەتە شەهامەتە لێیان سەندەوە، بێسەوادە کردن، بێدانشە کردن. کوردەکانی تریشت فاسد کرد، کوردەواردان بە تەواو مانا فاسد کرد. ئیستە تۆ نان ئەوەیتە دەرە ماڵە مەردم، تۆ مەردم دائەنیشێت خەیرات بوویتە دەرە ماڵیان. پێشکەوتن کرد چونکە خۆپارێزی باشترین چارەسەرە. سوپاسی پێگیری و پابەندبوونتان دەکەین، بەڵام لەم ڕۆژانەدا هەست دەکرێت. ئەوە فەرمایشات ئاغای مەسرور بارزانی بوو. ئاغای مەسرور بارزانی لە تەمامە مەسئولیەتەکانە قاچی دەرهاورد. وەکو کاورایەکی بەچە زرنگ هاتووتی تا ئیستە دزی کریا و نابودی کریا و چوو لەمە بادێشێ بۆ پێشکەوتن کاری تر بکەین. ئاوا تاریخی لە جنایەت پاک ئەکەنەوە و ئاوا لەسەر دەسەڵات ئەمێنێنەوە. مشتی بێسەواد، مشتی جندە سفەت، مشتی جندە. ئەمانە ئەلفاظ سیاسینە، تەوزیحم دا من وتم خانمەیە کە ئەوێتەوە جندە، مەسئولیەتە جندەیەکەی ئەخاتە ئۆهدەی شووەکەی براکەی باوکی، خۆی نایەوێتەوەدە. ژن لە بێمەسئولیەتی حەزەکە، چون ئەو وەختە هەر ئەنحرافێ سوورەت بگرێ خۆی نایگرێتەوەدە. ئەمانە مەردمە کوردیان کردە، خۆیان جندەن، گەرەکیان ئەو خسڵەتە بە مەردمی کوردیش بن. حەچی ناگرنەوەدە. کاری بەغداست و خواهری نابێتن و کاری ئێرانە و من ئاتوانین و دەستێ من نایێتن و چه بکەین و هەر بەم ڕاحەتی مەردمیشە خەڵەتی. ئەمە حەکایەتە نابودیە مەردمێکە، حەکایەتە لە بینچوونە کەرامەتە ئەدەی ئینسانە وا ئەمانە بەناو ڕەهبەرانە مەردمە کورد قسەیان کرد. ئەوەی تۆ لە وجودیانە ناوێنی ڕەهبەریە، ئەوەی تۆ لە وجودیانە ناوێنی سەداقەتە. بریا ئەمانە قدرەتیان بۆ شکۆ گەرەک وایە، پێیان خۆش بوایە بڕوایانە لە ئەستەمبوڵ حکوومەتیان کردایە و ئەو خاکە کوردەواریانە بە هاوردایەتەوە با دوو کۆشکیشیان بۆ خۆیان بوایە، با چوار ژنیشیان بوایە، با چوار سەفەرە خاسە خارجیشیان بکردایە. هیچ ئەبایەکی نەبوو. مەردم وەکو نازشەست، وەکو دەستخۆشانە، وەکو بۆنس پێیەدان. بەڵام ئەمانە شتێ بە ناوی دەسەڵات ناناسن، پوڵ ئەناسن، ناتکرد قدرەت تۆلیدکەن. تۆ لە کوردستانە بازرگانت نییە، بازرگانیت نییە، تۆلیدت نییە. چون ئەگەر بازرگانی واقعیت بواە، حیزبی نەوایە، ڕەمتە ئەمانیانە لە پشتان نەوایە، ڕێگەیانە کردو بۆ بازرگانی، تجارەتیانە کرد. ساڵی 91
با من داستانێک لەم خەڵکی کوردەواری داگیرکراو لەلایەن عێراق بۆتان بێژم کەوتنە گەمارۆی دنیا و سەدام حوسێن هەرچی ڕۆڵەی ئەم سەرزەمینە بوو دەستی پێکرد هەر لە سلێمانیەوە وەکو شۆفڵ ئەم عەرزەی دڕی ڕووی لە تاران کارگەری کرد دای لە خەتە تورکیە خەتی قاچاقی تورکیە دروست کرد لە تورکیەوە خەتە قاچاقی تورکیە یونانی دروست کرد حتا قاری ئوروپا ئەم کوردە ڕێگەی کردو بڕوانان بخوا و ڕێگەی کردو بەخۆی بە زەبرە چەقۆ کردیوە ئاو ڕۆڵە فەقیر و هەژارانەی سلێمانی و کەلار و دەربەنی خان و هەولێر و دهۆک و ئاو ڕۆڵە قارەمانانە بێسەواد بوو برسی بوو بەڵام حتا قاری ئوروپا بە پێی خۆی و بە مەچەکی خۆی و بە چەقۆ ڕێگەی کردەوە وتی نەیاڵم دایک و باوکم لە برسا بمرن چۆن ئەم مردمە تۆ گەرەک دوایە شکۆی پێبەی حازر نەبووم شکۆ بکە حازر نەبوو چۆن حازر نەبوو چۆن کاورە بە چەقۆ ڕێگەی یۆنان تورکیە گرت بووە دەسی چۆن بە ئەرتەشێکی مردمیەوە بە هێزێکی ملیۆنێ توانیەوە سەرزەمینە بگرێ تۆ ناڵی من بازرگانی کەم نیش ناڵم تۆ ناخۆی تۆ بەسەر سەرزەمینە منەوە پاڵت داگەسەوە من لەم سەرزەمینمە نایاڵم تۆ ئەمنیەتە بێ پاڵ بێت و باوک ساحب دەرتێنم تۆ چیت کردگە لە ژێرەی تەک مەحسووڵی بوونە نەو تا بێتە دەرەوە دروپە دەرسوختە چیت کردگە تەکە سوپای بازاران ڕێکەوتکی بەچە سوپای بازارانی دەی سوپای بازاران پشکی شێر بۆ خۆسی بۆ بەتوێدا تۆ وەکو فاحشەیە فقەت لە بەردەمیاتی بێت و بچی چۆن تۆ هەڵنەگەڕیای تۆ بە خەڵکی سەقز بێژی خەڵکی سەقز ئەمە خاکی کوردەوار ئەمانە ناڵن ئومەتە کوردی ئێمە نان بخوا و گەورەوێت ئەدێ کۆرپۆرێشنیە داگیرکران ئەم سەرزەمینە تا بزانم ئەو کالا بەسەر دەسە ئەو مردمەوە بە شەڕەشەمژێر نەئەگەیەنرێە کەنداو نەگەیەنرا مەدیتەرانە ئەگەیەنرێ مردم وەختێ دەرەتانیان لێگرتن نێڵن نان بخۆن نێڵن سەعادەت مندون گەماڕۆیان دان کەوتنە ناوە مەرگ و زندگی مەرگ تەحمیلەکەن بە دوژمنە خۆیان تۆ ئاتکی لە مردمە کورد داواکە ێژی سەختی بکێشن چون تۆ پوڵە نەماگە چۆن بوجەت پێ نادەن تۆ نایژی پوڵەکان کوا پاشکەوتان نییە دوای 30 ساڵ کوا دێم پوڵە چی پێیاد خۆ گشتی نەکریا ئەو تەماتە خەڵکە سلێمانی و هەولێر بیخوا چی پێهات 1 تریلیۆن دۆلار بۆچی ئێشە سەختی بکێشێ با تۆ بتوتایە خەڵکی کوردەوار ئەم سەرزەمینی ئێمە داگیرکەران بە سوورەتی حکوومەتی کۆرپۆرێشنی داگیریان کردووە ئەمە خاکی ئومەتی کوردیە نەتێڵن بازرگانی کەین نەتێڵن پوڵدار بووین نەتێڵن تامی ژیان بکەین نەتێڵن تامی ئینتەرتەیمنت و خۆشی بکەین نەتامی سەروەری بکەین لە زەتی شکۆی دەسەڵات بوێنین بە خۆمانەوە خەڵکی کوردەوار ئێمە ناچارین ئەسکەندەرون بگرین ناچارین بەندەر عەباس بگرین ناچارین لەبەر خاتریەوەی مردمە ئێمە ئستعدادەکانیان شکوفا بێ خەلاقیەتەکانیان کار بکات بتوانین بەرهەم دروست بکەین و مەحسوڵاتی خۆمان بگەێنین بە دنیا باسرگانی تەکە دنیا بکەین ناچارین بەسرە بگرین و بە بەسراتێ پەڕین چۆن ئەم مردمی کوردە ئەم بەهایە نەدا وەلێ تۆ دید وەختی کەوتە دەستی خەڵکی خەڵک کردی ئێستا مەڕاسەڵاتی پوستی وا لەم ئوروپا ئەهەنرێتەوە بۆ سلێمانی هەولێر خەڵکەیکا خەڵک کردوویەتی خەڵک خۆی شەبەکەی دروست کردگە ڕێگەی دروست کردگە ئەم کارانەی کردگە چۆن خەڵکی نەیە کرد بێ شەرەفە بارزانی و تاڵەبانی چۆن ئینسانی کوردی ئەم کارەی ناکرد تۆ چۆن گەوات هاتی وتی تاران زلحێزە تورکیە زلحیزە کەس چاریان ناکە وەلێ ملیۆن کوردتان داوە کوشت لەبەرەوەی کورد نابوود بێ وەلێ ئەم کوردە 10,000 و 20,000 کەوتە ڕێتا ئەوروپای فەتح کرد لە مەچەکیە تا ئێستش لە مەچەکیەتی تەمامی سنوورەکانی دنیای بەزاند و ئێستش لە مەچەکی کوردایە
ئێمە دانەیە ڕەهبەری سیاسیمان تیا هەڵ نەکەوت چون نەتانێش ئادرسە غەڵەتتاندا ڕەهبەر کێس ڕەهبەر ڕۆڵەیە بوێر بوو واما بەقێ ملت ئەی و فەتحمان بۆ بکەو لە پشتداین فەرماندەهیمان بۆ بکەو شمشێرە وەشێنین فەتحەکە بۆ گشتمانە بەوەیەش ڕەهبەر کورە ئێوە مشتێت دز و گەواد و قەحبە باوکن ئێوە قەبارەی ئەویشتانە نییە بێندانەیە کوردم مەردە قارەمان بدۆزنەوە کە سەڵاحدین بێژن هێزت پێدەین و تۆ فەتحمان بۆ بکە و لێدا بەشمان بە بەشە گشتان مردمە بە نێتێتانە گشتتان حازرن بڕۆنە خایەماڵی و دزیکردن و پۆفیوزی و گەوادی بۆ کۆرپۆرێشنەکانە مەنتەقە وەلی حازر نیەن هێز ملیە کوردی تەشکیل بن نێنەوە قەوارە بچن تەماشای عەکسەکەی مەلامت چە بکەن بچن سەر و بۆڵگە قاسملو و قازی محەممەد تەماشاکەن بەلا حەد لە چهرەیانە ئەوارێت لە وجودیانە ئەوارێت لا ئێوە خۆش